دوو جار بیر بکەرەوە لەگەڵ یادگار. لە ئێستادا سەرباری ئەو هەموو قەیرانەی ڕووی لە هەرێمی کوردستان و هاوڵاتیانی هەرێمی کوردستان کردووە، قەیرانێکی دیگەش دەرگە بە هاوڵاتیان و لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان ئەگرێت، ئەویش قەیرانی سەرۆکی هەرێم و یاسای سەرۆکایەتی هەرێم و هەموارکردنەوەی ئەم یاسایەیە. پرسیاری زۆرمان هەیە ئەم شەو لەم بەرنامەیە بە حکومیەوەی بەرنامەکە لە کاتێکایە کە بە بەردەوامی گفتوگۆ ئەکرێت و بڕیارە سبەینێش گفتوگۆ و دانیشتنی تر بکرێت کە لەناو بەرنامەکە تاوتوێکرێت. ئایا سەرۆکی هەرێمی کوردستان لە ماوەی 10 ساڵی ڕابردوودا چی بۆ هەرێم و تاکی کورد کردووە؟ ئەو خاڵانە چین کە دەکرێت سەرۆکێکی سەرکەوتوو لە سەرۆکێکی ناسەرکەوتوو جیا بکاتەوە و ئەو خاڵانە تا چەندە لە سەرۆکی هەرێم بوونیان هەبووە ئێمە لە دیدی ئەم چوار میوانەوە ئەم شەو ئەمانەوێت وەڵامی بۆ وەربگرینەوە. ئەوترێت بەرپرسانی پارتی دیموکراتی کوردستان سوورن لەسەر ئەوەی کە تەنها کەسێک لە ئێستادا بە نسبەت ئەوانەوە شایستەی سەرۆکی هەرێم بێت کاک مەسعود بارزانیە. لە بەرامبەردا لایەنەکانی دیکە ئەڵێن هەموو تاکێکی هەرێمی کوردستان بەدیلی سەرۆکی هەرێمە. ئەم قسانە تا چەندە دروستە و تا چەندە ئەکرێت لەلایەن تاکی کوردەوە هیوای لەسەر هەڵبچنرێت. دۆخی ئێستای کوردستان هی ئەوەیە قەیرانەکان ماشەڵڵا قەیرانمان زۆرە، قەیرانی سوتەمەنی هەیە، قەیرانی موچە هەیە، قەیرانی بڕینی بودجە هەیە، قەیرانی ئاو هەیە، قەیرانی کارەبا هەیە. هی ئەوە بوو لە ئێستادا باس لە سەرۆکایەتی یاسای سەرۆکایەتی هەرێم و هەڵبژاردننی سەرۆکی هەرێم بکرێت لە کاتێکە کۆمیسیۆنێک لای کردوتەوە کە لە ئێستادا ناتوانێت و لە چەند مانگی داهاتووشدا پێی ناکرێت کە هەڵبژاردن بکات. بۆچی ئەم باسە ئەو ڕوژێنرێت؟ لە فەیسبوک بەڕێزێک نووسیوێتی لە مێژە لە سەری بنزین ئەوەستم، ئەو کات 18 ساڵ بووم، ئێستا تەمەنم 28 ساڵە، ئاواتم دەخواست ئەمە ببێ بە یادگاریەکی ناخۆش، بەڵام ئەو ئاواتم هەر نەهاتە دی. لە بەرامبەردا ئەمە وەکو ڕەخنەیەک لەوەی کە لە ماوەی سەرۆکایەتی سەرۆکی هەرێمی ئێستا لە بەرامبەردا چەندین کۆمنتی دیکە دێت ئەڵێت دەستکەوتەکانی سەرۆکی هەرێم لە ژماردن نایەن و زۆر زۆرن، بۆیە ناکرێت ڕەخنە لەو ماوەیە بگیرێت. لایەنە سیاسیەکان چیانەوێت و پارتی دیموکراتی کوردستان چیەوێت؟ ئەوترێت کە سەرۆکاتی پەرلەمانی کوردستان بەنیازە سبەینێ گفتوگۆ لەبارەی پرۆژە یاساکانی تایبەت بە هەموارکردنەوەی یاسای سەرۆکایەتی هەرێم بکات. تا ئەم لەحزەیە پارتی دیموکراتی کوردستان ڕازی نییە بەو دانیشتە، لایەنەکانی دیکەش سوورن لەسەر و دانیشتەکە بکەن. ئەزیزانم، من یادگار فایقم ئەم شەو لە پایتەختی هەرێمی کوردستانەوە لە شاری هەولێرەوە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵتانە بم بۆ پێشکەشکردنی ئەڵقەیەکی دیکەی دووجار بیر بکەرەوە بە میوانداری چوار میوانی ئەزیز. لە دەستە ڕاستم کاک ئومێد خۆشناو سەرۆکی فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان لە پەرلەمانی کوردستان بەخێر بێت سەرچاوان، هەروەها کاک ئەبوبەکر ئەڵەبنی سەرۆکی فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی کوردستان لە پەرلەمانی کوردستان، ئێوەش بەخێر بێت سەرچاوان. لە دەستە چەپیشم خاتوو بێگەر تاڵەبانی سەرۆکی فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە پەرلەمانی کوردستان، ئێوەش بەخێر بێن. هەروەها کاک برزومەجید سەرۆکی فراکسیۆنی بسوتنەوەی گۆڕان لەناو پەرلەمانی کوردستان، ئێوەش بەخێر بێن سەرچاوان. بە میوانداری کۆمەڵێ میوانی ئەزیزی دیکەش کە ئەم شەو بە پرسیار و بە دەنگدانەکانیان بەرنامەکە جوانتر و ڕێکپێکترەکەن، ئێوەش بەخێر بێن سەرسەر و سەرچاومان. کۆنتڕۆڵەکانتان ئامادە بکەنە چینە لای ڕاپرسیەکەمی ناو ئەمەڵقەی دووجار بیر بکەرەوە. پرسیاری ئەم شەومانەوەیە، کەس دەست بە دەنگدان نەکات، سوپاستانەکەم تا من ئاگادارتانەکەمەوە. ئایا کارەکانی سەرۆکی هەرێمی کوردستان لە ماوەی 10 ساڵی ڕابردوودا پشتیوانی ئەوە دەکات ببێتەوە بە سەرۆکی هەرێم؟ ئێمە وەکو ئێنارتی ئەم پرسیارەمان داناوە، بەڵێ و نەخێرمان لەسەر داناوە. ئێوە ئازادن کە بەڵێ هەڵبژێرن یاخود نەخێر هەڵبژێرن و دواتر گفتوگۆ یەکەین بە چ پێوەرێک دەتوانێت جارێکی تر بێتەوە بە سەرۆکی هەرێم. بەڵێ ژمارەیەکە لەسەر کۆنتڕۆڵەکانتان، نەخێر ژمارە 2، بڕیارم نەداوە ژمارە 3، فەرموون دەست پێ بکەن. تەنها سی چرکەتان هەیە. ئایا کارەکانی سەرۆکی هەرێم لە ماوەی 10 ساڵی ڕابردوودا پشتیوانی ئەوە دەکات ببێتەوە بە سەرۆکی هەرێم، واتە سەرۆکی هەرێمی ئێستا بێتەوە بە سەرۆکی هەرێم؟ بەڵێ نەخێر بڕیارم نەداوە، کاتمان لە کۆتایی نزیکە بێتەوە و کۆتاییان دەستان خۆش بێت. کاک ئومێد خۆشناو، بە کورتی و بە کوردی ئێوە چیتانەوێت؟
ئێمە ئەو سازانە نیشتیمانیەمان دەوێتن کە هاوڵاتیانی هەرێمی کوردستان تەڵەبیتیان و سەرەتا زۆر سپاس بۆ ئەو دەرفەتە سڵاو ڕێز بۆ و خوشکبرا عزیزانەی کە بەشدارن سڵاو بۆ بینێرانی بەڕێز بە دڵنیاییەوە ئەوە وەڵامی ئەو پرسیارەیە ئێمە سازانی نیشتیمانیمان دەوێتن کە ئەمڕۆ ناوچەکەی ئێمە و ئەو قۆناغی کە تێدا ئێمە گوزەر دەکەین پێویست بەوە دەکاتن ڕێزەکانمان سازانی ناوێ ناتوانین برێن چێ سازانی ناوێ بەڵام ڕێگەکانمان جیاوازنەوەی کە سازانی تێدا داوا دەکەین سازان لە لای ئێمە ئەمڕۆکە تەوافق لە لای ئێمە پرەنسیپە مەبدەئە دەمانەوێتن پابەندی ئەو مەبدەئانە بین کە دروشمی هەڵبژاردننی هەموو لایەکمان بووە باشە پرسیارێکی دیکار لەم بەشەیە چونکە کاتمان کەمە بە پرسیاری کورت و وەڵامی کورت ڕێی هەمووتان بزانم بۆەوەی کێشەتان چییە لەگەڵ دانیشتەکەی سبەینەی پەرلەمان دانیشتەکەی بیانی یەک لە دانیشتە ئاساییەکانی پەرلەمانی کوردستانەوە هەموو ئەو دەنگویانە ڕەت دەکەین و لێرە بە دەرفەت دەزانم کە ماوەیەکە لە ماوەی چەند سەعاتی ڕابردوو لە هۆکارەکانی میدیاوە کۆمەڵی قسە و ناتۆرە دروستکران و بڵاوکرانەوە کە گوایە بەیانی شێوی دروست دەبێ ئێمە هەمووەوە ڕەت دەکەینەوە بە هیچ شێوەیەک ئێمە پارتی دموکراتی کوردستان هەمیشە لە هەموو قۆناغەکاندا لەگەڵ هودوو و ئارامیدا بەشداری دانیشتەکەکەن بەشداریکردنی دانیشتەکە دیارە عادەتی کارەکانی ئێمە لە فراکسیۆن و گروپ پێکەوە کارکردن بەو شێوازە بووە هەموو سەعاتێک بەر لە ئەنجامدانی کۆبنەوەکانی پەرلەمان فراکسیۆنی پارتی دموکراتی کوردستان کۆ دەبێتەوە بەڵێ جەنابتان سەرۆکی فراکسیۆنی پارتی دموکراتی کوردستانم بەڵێ بەیانی ئێمە سەعاتی پێش دەستپێکردنی جەلسەکۆ دەبینەوە دوابڕیاری ئێمە لەو کۆبنەوەی دەدرێتن چی سەبارەت بەو دەنگۆیانەی وەختەمان واتە سەبارەت بەو دەنگۆیانەی کاوتێت بەرپرسی باڵای پارتی دموکراتی کوردستان لە نێوان کەوانەیە کە هەڕەشەشیان کردووە کە نابێ بەیانی دانیشتەکە بکرێت شتیوا لە نییە هەموو ئەو دەنگانە ڕەت دەکەینەوە هیچ هەڕەشەیەک لەلایەن پارتی دموکراتی کوردستان لەلایەن ئەندام پەرلەمانێکی پارتی فراکسیۆنی پارتی سەرکردایەتی پارتی هیچ هەڕەشەیەک نەکراوە پارتی فێری هەڕەشە نییە سپاس دەکەم کاکە بووبەکر لە ئێستایە کە وڵات قەیرانی لێ ئەڕژێت بۆ ئەم باستان هێناوەتە ناوەوە هەستەکەن کاتێکی گونجاوە بەناوی خوای گەورە و میهرەبان بەخێرات نێو خۆشەویستان ناکەم دیارە ئێمە ئەم بابەتەمان نەخۆڵقاندووە ئێمە لە ئێستاە بۆ سەرڕای ئەم قەیرانانە قسە لە سەرباسی سەرۆکایەتی هەرێمەکەین ئێمە لە بەردەم ئیستیحقاقێکی یاساییین 28 وادەی سەرۆکایەتی بەڕێز سەرۆکی هەرێم کۆتایی پێدێ ئەبێ پەرلەمانی کوردستان خۆی ئامادەکا بۆم پرسا سەرۆکی ئێستای هەرێم بە پێی دوو یاسا ممارەسەی سەڵاحیەتەکانیەکە یاسای سەرۆکایەتی هەرێم ژمارەیەکی ساڵی 2005 یاسای ژمارە 19 ساڵی 2013 ئێمە قسە لەسەر پرسێکی یاسایی ئەکەین هەرچەندە دەزانین ئەم پرسە ڕەهەندێکی سیاسیشی هەیە کە ئەبێ حیزبە سیاسیەکانیش کە من گلەیی ملیان هەیە بە حیزبەکەی خۆشمەوە تاوەکو ئێستا پشتیوان و یارمەتیدەری پەرلەمان نین قسەیەکی ڕاشکاوانیان نەکردووە کە دەبواە ئەوانش لەسەر خەت ئێوەیان تووشی ئەحراجی کردووە ناڵێن تووشی ئەحراجە ئێمە پێم وایە هەموو فراکسیۆنەکان بە برادرانی پارتیشەوە ئێمە مامەڵە لەگەڵ یاسایەکەین و ئەبێ هەفتەیەکمان ماوە بۆ کۆتایی هاتنی خولی تەشریعی ئەبێ ئێمە خۆمان ئامادە بۆ بم پەلەی نییە هەرخۆی ئیشەکە سیناریۆکانی 2013 دووبارە بێتەوە بەڵام ئەم جارە لە بەرژەوەندی لایەنێک و لە دژی لایەنێک کەوکات لە بەرژەوەندیە ئێمە ئومێدەوارین ئەم پرسە هەموو گەلی کوردستان تیابراوە بێ و ئەم دۆخە هەستیاری هەرێمی کوردستان دەڵێ ئێمە سازانمانەوێت ئێمەش لەگەڵ سازانین برادرانی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستانیش لەسەر سازانن هەمووتان لەگەڵ سازانین بەڵام هەموو گەلی کوردستان تیابراوە بێت باشە دانیشتنی سبەینی پەرلەمانەوە وترێت بۆ گفتوگۆکردن سەبارەت بە چەند پرۆژە یاسایەک سەبارەت بە هەموارکردنەوەی یاسای سەرۆکایەتی هەرێم پێم وابێ دوو پرۆژە یەکێتی تایە دوو پرۆژە یەکێتی تایە پرۆژەیەکی گۆڕانی تایە یەکگرتو کۆمەڵ و بزوتنەوەی ئیسلامیش پرۆژەیان هەیە تەنها کەسێک کە پرۆژەی نیە پارتی دموکراتی کوردستانە من لە بەرپرسێکی پارتی دموکراتی کوردستان بیستم وتی ئەمە گەلە کۆمەیە هیچ گەلە کۆمە نییە سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان داوای لە ئێمە کردووە کە پرۆژە بێنین بەڕێز کاگومێر خۆشی لە ناو جەلسەکەیە بووە کاک جەعفەر ئیمەنجیش خۆی لە ناو جەلسەکەیە بووە داوای لە ئێمە کردووە خۆمان ئامادەکەین پرۆژە بێنین ئێمەش وەڵامی سەرۆکایەتی پەرلەمانمان داوەتەوە پرۆژەمان پێشکەش کردووە یعنی هیچ هێزێکی سیاسی ناتوانانی نادی دەڵێ بە هیچ شێوەیەک ئێمە عادەتمان نییە هەڕەشە بکەین ئەمە یەک و بەشداریش ئەەکەین لە یینەکە پێش سەعاتێک لایەکەینەوە بەڵام ئەڵێ قەراری قەتعیمان نەیەوە کە بەشداری ناکەین هیچ دەنگۆیەکیەوە هەبوو کە ئەمڕۆ پەرلەمانتارەکانی پارتی دموکراتی کوردستانیان کاک جەعفەری منیکی وتبێتیان بەشداری ناکەین منەوەی بیستم لە زمانی سکرتێری پەرلەمانەوە و لە هەندێک پەرلەمانتاری ترەوە کۆمەڵە مەحاولات هەیە کە سبەینێ کۆبوونەوەکە ئەنجام نەدرێ یاخۆ نیسابی یاسایی تەواو نەبێ ئێمە ئومێدەوارین
ئەو کۆبوونەوە ڕێچکەی یاسایی خۆی وەربگرێت دوور لە هیچ دەستێوەردانێک. کاک جعفەری منیکی چی وت؟ وتوێتی با کۆبوونەوەی سپێنی ئەنجام نەدرێ. ئەنجام نەدرێ. بەڵێ. باش. سپاس. ئەوەی من بیستومە لەگەڵ من قسەی نەکردو لەگەڵ سکرتێرا کردوێتی. ینی معلوماتەکە لە زاری سکرتێری گەرەگە دەرفەتم بدەین. زۆر بە کورتی. ئەوڕۆ زۆر باز لەوە دەکرێت کاک جعفەر قسەی وای کردە لە بۆ معلوماتەوە ئەوڕۆ کاک جعفەر لە پەرلەمان هەنە بووە. لە بۆ معلومات کاک جعفەر لە پەرلەمان نەبوو بڵێ. سپاس دەکەم. دەگەر خان. بە هەمان شێوە ینی ئێوە چۆنە کەوتونەتە بەرەی بەرامبەری پارتی دیموکراتی کوردستانەوە چونکە لە پەیامەکەی سەرۆکی هەرێم لە 16 حوتی 2013 وتی بە حکمیەوەی لەو کاتە مامجلال لە کوردستان نەبووتی من ئەرکی مامجلالیشم کەوتۆتە ئەستۆ کە ئەم ڕێکەوتنە بپارێزین بەڵام لە ئێستا بینرێت کەوتونەتە بەرەی جەماعەتی ئۆپۆزیسیۆنی جارانەوە مەترسی هەیە لەسەر دۆخەکە پێتان وایە ئەبێ پەلە بکەن لەم هەفتەدە ڕۆژە بۆچی ئەگەڕێتەوە ئەوەی کە دوو پرۆژەتان هەیە لە بری پرۆژەیەکیش. زۆر سپاس بە خێراتنی ئەو میوانە بەڕێزانە دەکەم. من پێم خۆش نییە بە ینی بەو دەستەواژەیە دەست پێ بکەین بڵێن ئەوە بەرەیەکە و لایەکی تر بەرەیەک. ئێمە هەمومان یەک بەرین لە ناو پەرلەمانی کوردستان کە هەمومان من پێم وایە مەسلحەت و بەرژەوەندی میلەتەکەمان دەخینە سەروی بەرژەوەندی حیزبیەکانەوە و لە لای ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوە مەبدەئێکی ئەساسیە کە یەکڕیزی و تەبایی و ئاشتەوایی ناو پێکهاتەکانی هەرێمی کوردستان و پارتە سیاسیەکانی هەرێمی کوردستان لە سەروی بەرژەوەندی حیزبیەکانمانەوە دەگرین هەر بۆیە ئێمڕۆ ئێمە لە دوێنێەوە لەسەر بڕیاری مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان لیژنەیەکمان پێکێناوە کە دەزیانین سەرڕای هەموو ئەو قەیرانە ناخۆشانەی کە ئێستا میلەتەکەمان بەرۆکی میلەتەکەمانی گرتووە شەڕی داعش و ئەو قەیرانانەی کە جەنابەت باست کرد و لەگەڵ ئەو گۆڕانە گەورانەی کە ئێستا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا لە نێوەندەکەدا ڕوودەدەن و دەواازەیەکی دەتوانم بڵێم لە هەموو نەتەوەکان زیاتر دەواازەیەکی گەورەتر بە ڕووی کووردا کراوەیە لەبەرەوە ئێمە ئەرکێکمان لەسەرشانە کە پارێزەری ئەو ئەمن و ئاسایشە بین کە لە هەرێمی کوردستان هەیە بۆیە ئێمە بەرەمان نییە من وا دەیخوێنمەوە بەرەیەک نییە دژ بە بەرەیەکی تر ئێمە بەرە بەو مەفهومە وەرنەگرێت دژیەکە نەموت دژوتم بەرامبەر بەڵێ بەرامبەر ئێمە واقعەکەیە لە ساڵانی ڕابردوودا لەگەڵ برادرانی پارتی دیموکراتی کوردستان لە یەک فراکسیۆن بووین هاوپەیمانی استراتیجیمان هەبووە کە قۆناغێکی سەخت و دژوارمان بەیەکەوە گوزەر کردووە بەهۆی ئەو هاوپەیمانێتیەوە ئەو قۆناغە سەختەمان تێپەڕان گەیشتوینەتە ئێستا بەڵام وەکو حیزبێکی سیاسی کە ئامانج و ئەهدافی خۆمان هەیە بۆ ئایندەی هەرێمی کوردستان بۆ کۆی پرۆسە سیاسیەکە هەرێمی کوردستان پێمان وایە دەبێت لە ئێستادا ئێمە میکانیزمێک بگرینە بەر قەیرانێک لە بەردەم پرۆسەی سیاسی لە هەرێمی کوردستان هەیە کە مەسەلەی سەرۆکایەتی هەرێمی کوردستانە لە 19 هەشت دوادەکەی تەواو دەبێ هەموو ئەو دەرچە قانونیانەی کە مەفروزە یەک قوسی بچووکم دێ قسەکەم تەواوکەم ئێمە تاوەکو 19 هەشت دەرفەتمان لە بەردەمە ئەم هەموو ئەو دەرچە قانونیانەی کە لە بەردەمی ئەم پۆستەدان ئەوە تاقیکرانەوە مەسەلەی کۆمیسیۆن تاقیکرایەوە کە وتی ناتوانم هەڵبژاردن ئەنجام بدەم مەسەلەی دەستورە ئەوە لیژنەکە پێکاتۆ تاوەکو ئێستا بەداخەوە هەرچەندێک هەندێک قۆناغیان بڕیوە بەڵام من پێم وایە هەر هێشتا لە سەرەتادان چونکە ئێمە دەستورێکمان هەبوو لە ڕابردوودا نەکرا بنەمای کاری ئەم لیژنەیە لەبەرەوە من پێم وایە ینی کارەکانیان ئەستەمە لە ئێستادا بگەنە نەتیجە دەرچەی سێماوە کە قانونی سەرۆکایەتی هەرەمە لەبەرەوە ئێمە پێمان وایە هەموو قسەکان بەڵام لەم بەشەیە بۆ ئەوەی وتم ینی مەبەستمە کۆمەڵێک ڕا بزانین ئەمانەوێ باسی چی بکەین وتەبێژ یەکێتی نیشتیمانی کوردستان میوارەیە دوای کۆبوونەوە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان وتی هەڵوێستی یەکێتی ڕوونە و ئەمڕۆ بە پارتیمان وتووە هەڵوێستی یەکێتی چییە هەڵوێستی یەکێتی ئەو پرۆژە یاساییە کە لە ناو پەرلەمانی کوردستان تەقدیممان کردووە کە پرۆژە یاسای یەکێتی نیشتیمانی کوردستانە و وچە نەزەری مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستانە لەسەر سیستمی حکومڕانی لە هەرێمی کوردستان نەخێر ئێمە لەسەر پرۆژە یاساکەی خۆمان سوورین بەڵام ئەوە بەو مانایە نییە چونکە تەنها پرۆژە یاسای ئێمە بە 18 کورسی کە دەتە ناو پەرلەمانی کوردستان پێمان ناچوێندرێ ئەمە واقعەیەکی حاشا هەڵنەگرە ئێمە ناتوانین بڵین بە 18 کورسی پرۆژە یاسایەکمان هێنا و چۆن هێناومانە ئەوها پەسەندی دەکەین بەڵام پرۆژە یاسای تر هەیە هەمومان دەکرێت لە ناو لیژنەی قانونی دەست بکەین بە سازان بۆی کە بگەینە تەوافقێک لەسەر ئەو پرۆژە یاسانەی پێشکەشکرا خاتو بێگەر کاک بەرزوو وەکو بزوتنەوەی گۆڕان لە ناو پەرلەمانی کوردستان پێتان وایە کە ئەم هەفتەدە ڕۆژەی کەماوە بەر لەوەی کە پشووەر بگرن ئەم یاسایانە ئەم پرۆژە یاسایانە بۆ هەمواکردنەوەی یاسای سەرۆکایەتی هەرێم تەنها هیوایە بەنسبەت ئەوەی کە شتێک لە سەرۆکی هەرێم بکرێت زارم پێم وایە لە ئێستاوە پشووی پەرلەمانی نەکەینە کێشیان بەربەست چونکە پەرلەمانی کوردستان دەتوانێت خولی گرێدانی خۆی درێژ کاتەوە و دەتواندرێت دانیشتنە ئاسایش بەسترێ بۆ ئێمە پێمان وایە هەتا جەنابەت ناون نا قەیرانی سەرۆکایەتی هەرێم
ئێمەخانی جوای ناو ئەوەی جەنابەت تا ئێستا مەسلەی سەرۆکایەتی هەرێم لە قۆناغی پرسدایە لە قۆناغی مەسەلەدایە بۆیە ئێمە پرۆژه یاسامان پێشکەش کردووە و یەکێتی نیشتمانی کوردستان و لایەن ئیسلامیەکان پێشکەشیان کردووە بۆ ئەوەی هەرێمی کوردستان تووشی قەیرانی سەرۆکایەتی هەرێم نەبێ ینی جیاوازیکە لێرەیە یعنی ئەوە پێش ڕووداوەکە کەوتڵێ ئەسرسیەوەی قەیران دروست نەبێ ئەمەتان کردو دوو سەبارەت بە بەرە و بەرەکاری ئەوەی ئەو حزب لایەنە سیاسیانە کۆ دەکاتەوە کە پرۆژه یاسایان پێشکەش کردووە بەرەی سیاسی نییە دژبەیەکی نییە وەکو بێگارخان ئیشارەی پێدا ئەمە مەسلەیەکی یاسایی هەمومان کۆ دەکاتەوە چکە ئەمە ئەلفوبەی قانونە لە 1970 ویلایەتی سەرۆکی هەرێم کۆتایی پێدێ ئەرچی هەموو حزب لایەنە سیاسەکانی کوردستانە کە پرۆژە پێشکەشکەن بۆی تووشی قەیرانی یاسایی نەبین لە هەرێمی کوردستان بۆیە بۆ هەموو پرۆژانێک کە پێشکەشکراون ئێمە تەمەنا دەکەین هەموو حزب لایەنە سیاسیەکان بە سازان بەڵام لەسەر سازانیش ئێمە دەبێ قسەی بکەین سازان و ڕێککەوتن و ئیتفاق گەلێک گرنگە بەلای ئێمە ئیشیشی بۆ دەکەین بەڵام سازان هەروە ناکرێت لەسەر بنەمای یاسا دەکرێت کە تۆ بنەمایەکی یاسایت نەبێ کە پرۆژە پێشکەشنەکەی بۆ یاسا چۆن سازانەکەی لەسەر دەکەی بۆیە هەموو ئەو پرۆژانێک پێشکەشکراوە ئێمە تەمەنا دەکەین بە گفتوگۆ و بە سازان بتوانین لە پەرلەمانی کوردستان ئەو پرۆژە یاسانە خوێنەی یەکەمی بۆ بکرێت دوای خوێندنەوەی یەکەم ئینجا گفتوگۆی لەسەر بکرێت تاوتوی ڕای لەسەر بکرێت بیرۆڕا ئاڵوگۆڕ بکرێتەوە بۆی بگا بە قۆناغی چیەکە نەگەر سبەینێ وەکو ئەگەرێک کاگومێدێک لای نەکردەوە وەکو ئەگەرێک فراکسیۆنی پارتی دموکراتی کوردستان بەشداری دانیشتنەکە نەکات ئەوە پەیوەندی بە فراکسیۆنی پارتیە بەڵام ئێمە پێمان وایە ئێوە چیەکەن مەبەستم بەڵێ ئێمە پێمان وایە دانیشتنەکەی بەیانی دانیشتنێکی ئاسایی و یاساییە وەکو دانیشتنەکانی تری پەرلەمان پرۆژە یاسا پێشکەشکراوە بۆیە ئێمە پێمان وایە هەموو لایەکمان دەبێت سوور بین لەسەرەوەی ئەم دانیشتنە لە پەرلەمانی کوردستان بکرێ بۆی هەرێمی کوردستان بپارێزین لە فەراغێکی یاسایی من تەمەنا دەکەم هیوا دەخوازم برادرانی پارتیش فراکسیۆنی پارتی ئەم کۆبوونەوەیە بە کۆبوونەوەیەکی ئاسایی و یاسایی بزانن و بەشداری تێدا بکەن بۆی بە هەموو لایەکمان بتوانین بە گفتوگۆ نێڵین هەرێمی کوردستان تووشی فەراغی یاسایی بێ یەکشتیت کەت باس کرد یەکشت کەت باس کرد پشێوی و پەرلەمان ئێمە چەندین ساڵ دەبێ بەرپرسانی ئەم هەرێمە لە ناوخۆ لە دەرەوەدا لە سەردانەکانیان باز لە سەروەری یاسا دەکەن باز لە بەرەوپێسوونی دیموکراتی دەکەن باز لە بەرەوپێسوونی دیموکراتی دەکەن ئێمە پێمان وایە هەرێمی کوردستان گەیشتۆتە قۆناغێک کەم کوڕێکی گەورە دەبێ عیبەیەکی سیاسی ئێزگار گەورە دەبێ هەر حزب لایەنێکی سیاسی بیاوێ پشەوی لە پەرلەمانی کوردستان دروستکە پەیامە بۆ ئێمە لەسەر ئەمە پەیامێکی گشتێ بۆ هەموو لایەکمان ئێمە لەسەر هەموو لایەنەکان بەستەنا پارتی دموکراتی کوردستان یەکلانە بۆتەوە باخۆی کاگومێ جواب داتەوە ئێمە پێمان وایە ئێستا لە قۆناغێک دەژین هەموو ئەو قۆناغە تفت و تاڵانەی ڕابردوو کە ملەتی کورد تێدا زەرری کردووە و شەڕی جۆرا و زۆری تێدا بۆ کورد زەرری کردووە ئەم شەڕانە بگۆڕین بگوازینەوە بۆ شەڕی مەدەنی و سیاسی لە نێو پەرلەمانی کوردستان بۆی شەڕی نەخوازراو نەبێ بۆی پەرلەمانی کوردستان بکەینە شوێنی یەکلاکردنەوەی ململانە سیاسیەکانمان سپاس دەکەمەوە ئاواتی وڵاتیانی هەرێمی کوردستانیشە ئەزیزانم بەشی یەکەمان کۆتایی هات پاش ڕۆزێکی تر لە بەشی دووهەم و لە بەشی سێهەمیش بەردەوام بین لەگەڵتان شاشەکە بەجێبێنەوە بینەرانی عزیز دووبارە سڵاوتان لێبێت لە ئەمەڵقەی دووجار بیرکەرەوە بەردەوامین لەگەڵتان کە تایبەتە بە ئەوەی باسی لێکرێت تایبەت بە هەموارکردنەوەی یاسای سەرۆکایەتی هەرێم و دانیشتەکەی سبەینەی پەرلەمان کاگومێت دیسان دێمەوە لایەوە هەمیشە ئەو قسەیە ئەکرێت و ڕای جیاوازی لەسەر هەیە سەرۆکی هەرێم کاک مەسعود بەرزانی چی کردووە لەم 10 ساڵەیە ینی ڕەنگە شت زۆر بێ کردبێتی بەڵام بە نسبەت تۆ وەکو سەرۆکی فراکسیۆنی پارتی دموکراتی کوردستان دیارترین ئەو شتانە چین کە وا ئەکات سەرۆکێکی سەرکەوتووی لێ دەرکات دیارە قسەکردن دەربارەی سەرۆکایەتی و مؤسسەیەک لە وڵاتە و قۆناغی لێ قۆناغە سەختەکانی گوزەرکردنی مێژووی بزاوی ئازادیخوازی خەڵکی کوردستان هێندە بابەتێکی سەرپێی نییە بین بە قسەی عەفەوی تەصنیفی بکەین و قسەی دەربارەوە بکەین و ڕاوسەرنج و تێبینی دەربارە دەربڕین بەڵام ئەگەر تەصنیفی بکەین لەسەر ئاستە جیاوازەکان دەکرێت لە ئاستی نەتەوەییدا قسە دەربارەی ماوەی حکومڕانی سەرۆشەرێمی کوردستان و ئاستی نەتەوەیی و نیشتیمانیانەی خەڵکی کوردستان لە باشووری کوردستان و پێشڕۆچوونەکانی بەشەکانی دیکەی کوردستان بکەین ئاستی دیکە لە ئاستی هەرێمی و
ئیقلیمیدا دیسانەکە سیاسەتەکانی هەرێمی کوردستان و پێشوەچوونەکانی سیاست و ئەو ئینکاریەی لە بۆ وجودی کورتە بوو ئێستا کە سەیری وڵاتانی ئیقلیمی بکەین دەکرێت ئەوش بە ئاستێکی دیکە سیر بکەین و ئاستی عێراقی کێشەکانمان لەگەڵ بەغدا و ڕوانینمان و تێڕوانینمان وە گرفتەکانی ئێمە لەگە عقلیەتی شۆڤینیانەوە و عقلێتێک کە ئێستا کەش لە بەغدا باوەڕی بە وجود و بەکیانی کورد نییە دەبێت قسە بکەین لەسەر ئاستی کۆمەلگای نێودەوڵەتی و پێشوەچوونی دۆزی کورد و یەکانگیربوون و بەرژەوەندەکانی خەڵکی دیکە و کۆمەلگای نێودەوڵەتی لەگەڵ هەرێمی کوردستان و هەرێمی کوردستان و کە پێشوەچوونەکانی پەیوەندی ئاستی دیبلۆماسی ئەوانە قسەی دەربارەوە دەکرێت لەسەر ئاستی قسە ئەگە قسەمان لە ئاستی بەڕێوەبردننی وڵات دەبێتن دنیایەک ملا حەزەمان هەیە واتە سەرۆکی هەرێمی کوردستان لە شکلە عامەکەیدا بریتە دەکرێت لە سەرواستانی باسم کرد بەڵام ئەوەش دیسانەکە قسەی عەفەویانەی شەخصیانەی ناوێتن و پێویستە دراسەیەکی دەکرێت بگوترێ ئەکادمی دراسەیەکی مەیدانی دراسەیەکی هەڵسەنگاندنێکی لۆژیکیانەی منطقیانە لەسەر هەموو ئاستانە بۆ سەرۆکی هەرێمی کوردستان بکرێت بەدەر لەوەی کە دراسە بکرێت بەدەر لەوەی کە دراسە بکرێت ڕای ئێوە چییە؟ ڕای ئێمە پێمان وایە سەرۆکی هەرێمی کوردستان خۆی ئەو کەسایەتیەیە پێویست بە تەسنیف و بە شرۆڤە ناکە بەلای ئێمەوە لە ڕابردوودا بە هەموو ئەو قۆناغا سەختەی کە هەبووە لە هەرێمی کوردستاندا نەک مۆفەق بووە لە سەروی مۆفەقبوونیشەوە بەڵام دیسانەکە ئێستا گەرە پرسیارە لە شخصی خۆی بکەیت ئەو ناڵێ من بەتەنیا دەڵێ بە هاوکاری خەڵکی کوردستان ئەحزابی سیاسی وەکو پارتی دیموکراتی کوردستان بەدیلتان هەیە بۆ کاک مەسعود بەرزانی وەکو سەرۆکی زانم دەمێت لەسەر تۆز دەگە ڕاشکاوتر قسە بکەین جارێت تا ئێستا کە پارتی دیموکراتی کوردستان نەیگوتیە بەدیلی سەرۆک بارزانی نییە و خودی سەرۆک بارزانی وەڵامەکەی سەرۆک وەڵامی پارتیەکانە وەڵامی سەرۆکانەوە دەرکەوتووە کە تەنها کەسێک بمبورە بەنسبەت ئەوانەوە وەڵامی سەرۆک وەڵامی پارتیەکانی شەکە کاتێک سەرۆکی هەرێمی کوردستان زۆر بەڕاشکاوانە دەڵێ هەموو خەڵکی باشووری کوردستان بەدیلی منە بەڵام سیفاتەکانی سەرۆک تێڕوانینی سەرۆک سیاسەتی سەرۆک هەنگاوەکانی سەرۆک پرۆژە و بەرنامەی سەرۆک دیدگای سەرۆک هەموو ئەوانە خاصیەتن لە سەرۆکدا بەنسبەت ئێوە لەم بڕۆوە بەدیلی نییە و پێتان وایە کە ضرورەتە بمێنێتەوە سەرۆکایەتی هەرێم سەرۆکی هەرێم ئەو پۆستەیە لە وڵاتەدا دەستا و دەست دەکرێت بەیانی جەنابەت سەرۆکی هەرێمی دوو بەیانی لە حزبێکی دیکەیە لە گروپێکی دیکەیە بەڵام ناکرێت ئەمە پێمان وانییە ئەو سەرۆکە هەمان ئەو سیفاتانێت تێدابی ئەوەی ئەمە قسەی دەربارە دەکەین مێژووی سەرۆکە سیفاتی سەرۆکە هەنگاوەکانی سەرۆکە ئەوانەمان پێمان وایە لە ناو پارتیشدا لە ئێستاە بارزانی بە ضرورەت بەڵێ بارزانی لە ئێستاکەدا بۆ هەرێمی کوردستان ضرورە بارزانی سەرۆکی هەرێمی کوردستانیش نەبیتن هەمان ئەو ضرورەتی هەیە و تێڕوانینی هەموو حزبەکانیشەوە پێم وایە کێشەتان لەگەڵ دانیشتەکەی سبەینێ چییە بۆ تا ئێستا قەرارتان نەداوە دانیشتنی سبەینێ ئەگەر دەرفەتم بدێ من دەمێت ئەو چەندین پرۆژە یاسا لە پەرلەمانی کوردستان خوێندنەوەی یەکەمی بۆ کراوە وازیان لێناوە پرسیارەکە ئەو کێشەتان لە دۆڵێکەوە یاسایی و ئاسایی لە دۆڵێکە باسی سەرۆک دەکەین لە دۆڵێککە دێنەوە پەرلەمان و باسی بەیانی دەکەین ئەبێ ڕەبتی بکەینەوە لەسەر ئەوەی بەیانی ئەمن زۆر بەڕاشکاوی و فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان پارتی دیموکراتی کوردستان دەمێکە ڕامانگەیاندووە پرسی سەرۆکایەتی هەرێمی کوردستان پرسی کۆی کۆمەلگای ئێمەیە بابەتێکە لە پێشمانە ڕەبت نییە بە پەرلەمانەوە بمبورە دێمە سەر ئەو بەشەی کە ڕەبتی بە پەرلەمانیشەوە هەیە بابەتێکە ئی کۆمەلگای ئێمەیە بابەتێکە لە پێشمانە دەبێ مەسئولانە نیشتیمانیانە تێی بڕوانین لە شخصانە بەدەری بکەین بەلای ئێمەشەوە لە پارتی دیموکراتی کوردستان گوناحێکی گەورەیە زوڵمێکی گەورەیە پۆستی سەرۆکی هەرێمی کوردستان لە پارتیدا ببینین پۆستی سەرۆکی هەرێمی کوردستان مؤسسەیەکی ئەو وڵاتەیە لێ کردووە زۆر جارەوەی اتهامە دەکرێن خەڵکی دیکە ئەوە بە لەبات لە جیاتی ئێمە نوێنەرمان زۆر جاران قسە دەکەن کە گوایەوە ئێمەینە پارتی کوردستان بۆ ناهێڵ لایەنەکانی تر دیفاع بمبوری بۆ هەمیشە کە باسی سەرۆکی هەرێمەکرێ ئەبینی پارتیەک بەرپرسێکی پارتی پەرلەمانتارێکی پارتی دەسەکە بە قسەکردن دەزانی ئەوە ینی هەمیشە کە باسەکرێ بۆ منە تۆ لە فەیسبوک بابەتێک دا وەڵامی ئەو بابەتانەیە کە لە گۆشەنیگای پارتی بوونەوە سەیری ئەو پۆستە دەکەن لە گۆشەنیگای پارتی بوونەوە قسە و توانزیان لەسەر ئەو پۆستە هەیە بۆیە ئێمەش لەو گۆشەنیگایەوە وەڵام دەدەینەوە بەڵام پۆستی سەرۆکایەتی هەرێمی کوردستان پۆستێکی گرنگی ئەو وڵاتەیە پرسێکی نیشتیمانیە سێ ڕێگامان لە پێشە کە پێمان وایە بەو سێ ڕێگایە دەکرێت بگەینە چارەسەر یەکێکیان ڕەهەندێکی دەستوریە یەکێک باسیکەی دوای ڕێگەت پێدەم بچیتەوە ڕەهەندێکی پۆستی سەرۆکی هەرێمی کوردستان ڕەهەندێکی دەستوریە لێژنەی دەستوری دەست بەکار بۆ پێشکەشکردنی پرۆژەکەی بزوتنەوەی گۆڕان پێمان دەڵێ ئستۆپ دەبێ ئەو دانوستانە ڕەنجە دوو نایاسایی نییە نانانا یاساییە و فراکسیۆنێکە و پرۆژە خۆی پێشکەش دەکات بەڵام ڕاگررتنی دانوستانی نێوان لایەنەکانە دوو پرۆژەیە لە ئێستاە نابەرپرسانەیە چونکە ئەمنەوە ئینوانەی پێنادەم ئەمن دەڵێم بزوتنەوەی گۆڕان هەڵەیەکی سیاسی گەورەی کرد لە چەقبەستنی پرۆسەی دانوستان و تەوافقی نێوان هێز و لایەنە سیاسیەکان پەلەیان کرد
غەڵەتیان کرد نەدەبووە وا بکەن بەڵام ناقانونیان نەکردیە. باشە دوو ئاستی دووەمی دەکرێت ئەو پرۆسەیەکی سیاسیە پێویستی بە تفاق و سازانە کەسمان ئینکاری ئەوە ناکەین هەر چارمان قسەمان کرد غیابی ئەو حزبانەی دیکەش کە ئێستا لێرە نوێنەریان نییە هەمومان دەڵێن دەبێت قوسمبیتێ کاگومێت بەنسبەت ئەوەی بۆ نمونە قسەی من نییە وا هاتووە 5 فراکسیۆنی سەرەکیە لە ناو پەرلەمانی کوردستان فراکسیۆنەکانی دیکەش نوێنەری خەڵکن ڕێزمان بۆ هەمویانەیە بەڵام بەنسبەتەوەی کە فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لێرە حەزوری نەبووە شتێکە بە ئەنقەس نەبووە و تەنها ئەوەی ستایلی بەرنامەکە جێگەی 4 کەسی تیا بێتەوە و کاکە بووبەکر هەڵەدنی بەرنامەی اختیار کراوەکو یەکگرتووی ئیسلامی ڕەتی بە شتێکی دیکەوە نییە ببوو ئەمە لەگەرەوەش قسەم هەیە 5 فراکسیۆنی ئەساسی و سەرەکی لە وڵاتی ئێمە نییە ئێمە هەمومان فراکسیۆنەکان و لایەنە ئەساسیەکانی ئەو وڵاتەینە ناکرێت لایەنێک بەتەنی غیابی لێرە هەبیتن ئەوە پێمانەوەبی نەقسمان هەیە پێکاتەی گرنگی ئەو وڵاتە هەیە نەقسی هەیە لێرە وجودی نیەواتە ئێمە لە مێژە ئۆمەڕەت کردەوە ناگوترێ گروپی پێنجی گروپێکین هەمومان بێکەوە پێکاتەی ئەساسی هەم ئاستی دووەمی ڕەهەندی دووەمی سیاسیە دەبێت سیاسیان حزبەکان فەرمو ئەو یەکێتی نیشتمانی کوردستان لە دوونێکەوە دەستی بە هەوڵەکانی خۆی کردیە لەگەڵ بزوتنەوەی گۆڕان دانیشتن ئەوڕۆ لەگەر ئێمە دانیشتن بەیانی لەگەر حزبی دیکەدا دانیشتن پارتی دەست بە دانیشتانەکانی خۆی دەکات دەبێت سیاسیان تەوافقێک دروست بکرێتن اینجا لە پەرلەمانی کوردستان ئەمە نەو قسەیەوە بیردێنمەوە ئەوە قسەی من نییە ئەوە قسەی بەڕێز نەوشەروان مستەفای ڕێخەری بزوتنەوەی گۆڕان گوتی دەبێت ئێمە حزب و لایەنە سیاسەکان بگەینە تەوافق و اینجا پەرلەمان بە ئەرچ خۆی دەستێ لە بەشی سێم ڕێگا یاساییە بریتە لە یاسای سەرۆکایەتی هەرێمی کوردستان ئێستا خلافەکەمان ئەوەیە ئێمە پێمان وایە یاسای سەرۆکایەتی هەرێمی کوردستان ئێستا بەرکارە وەکاری دەکرێتن فەرمەوە سەرۆکی هەرێمی کوردستان نامەی لە بۆ کۆمیسیۆن نرد کۆمیسیۆنیش وەڵامی دایتەوە کۆمیسیۆن نەگوتی قەتعیەن هەڵبژاردن ناکرێت ماوەی لە بەردەمە پێداویستی هەیە ئەوانە دابین بکەین و هەڵبژاردن بکەین لەو بابەتەدا خلافەکە لێرەیە لەو بابەتەدا فراکسیۆنێک و دوو فراکسیۆن و سێ و چواریش ناتوانن ئیرادەی خۆیان بەسەر ئیرادەی گەلی کوردستان فەرز بکەن و ناشتوانن ئیرادەی خۆیان بەسەر ئیرادەی هێزێکی دیکە فەرز بکەن وەک چۆن لە ڕابردوودا ئێمە و یەکێتی نیشتیمانی کوردستان دەمانتوانی پرۆژەی دەستور بخێنە ڕاپرسی نەما خستە ڕاپرسی باوەڕ و مەبدەمان بە مەسەلەی تەوافق بوو دەبی سازانی چاودێران وایڵێ درێغیتان نەکردووە لەو فترەیەکە لەناو پەرلەمان دەسەڵاتتان هەبووە لە چیمان درێغی نەکردی هەر شتێکە خۆتان و یەکێتی بۆتان نەبوو ئەوانەی ڕەهەندی نیشتیمانی هەبوو ئێستا ئەسڵان ئێستا ئەو نەفەسی ئێستا دەیانەوێتن درێخی نەکەن لە بابەتانەکە بە دڵنیایی شۆ ناچێتە سەر زۆر سپاس کاک بەرزوو لە پەیامەکەی سەرۆکی هەرێمی کوردستان لە 16 حوتی 2013 لە کۆتاییەکانە ئەڵێت نابێت هیچ کەس بە کورسیەکەیەوە بچەسپێت نابێت ڕێگە بدرێت سەرۆکی هەتایی هەبێت لە کوردستاندا من خۆم باوەڕێکی تەواوم بەوە هەیە کە کاتێک پۆستێک لەلایەن کەسێکەوە بەجێ دەهێڵڕێت ئەوە دواتر تەواویەکەم ئیشم بەو مەقطع هەیە جارێ ئەوەندە بەسە ئەڵێ نابێت کەس بە کورسیەوە بچەسپێت و نابێت کەسیش سەرۆکی هەتایی بێت کاگومێندیش ئەڵێت پرۆژەکەی ئێوە لە ئێستایە بەوەی جەماعەتی دەستورەڵێن ستۆپ و هەڵەیەکی سیاسیتان کردووە جارێ سەرۆکی هەرێم سەرۆکی پارتی دیموکراتی کوردستانیشە ئەدەبیاتی سیاسی پارتی ئەو زمانی پارتی دیموکراتی کوردستان قسەی پێ دەکات ئەوە نیە پارتی دیموکراتی کوردستان بەڕاستەخۆ ناڕاستەخۆ بەڕسمی و ناڕسمی بە هەموو شێوازێک دەوێت پۆستی سەرۆشێرم تاپۆ بێ لەسەر پارتی و ناو پارتیش خۆیان کاک مەسعودیان پێ باشە خۆیان کاک مەسعودیان پێ باشە و پەیوەندی بە خۆیان هەیە ئێمە ئەو مەسەلانە بە شەخسەنە ناکەین هەمیشە وتومانە پرسی سەرۆکایەتی هەرێم و مەسەلەی حکوومەتی هەرێم و پەرلەمانی کوردستانیش ئێمە نابێ بە شەخسەنی بکەین بەڵام ئەگە سەرۆکی هەرێم لە بەلاغەکەیدا ئەوە دەڵێ کە خۆی سەرۆکی پارتیشە ئایا ئەدەبیاتی پارتی زمانی قسەکردنی پارتی بەرنامە سیاسەکەی پارتی ئەوەیە نەخێ ئێمە پێمان وابی هینە جیاوازە اینجا سەبارەت بەوەی کاگومێت دەڵێ بزوتنەوەی گۆڕان بە دەستوری وت بوەستە پرۆژەی تەقدیم کرد ئێمە لە مێژە و لە ئێستا و لە داهاتوشدا باەخێکی ئێزگار زۆرمان بە دەستور هەیە ئێمە پێمان وایە سیستەمی حکومڕانی لە هەرێمی کوردستان کە لە دەستوردا دەبێت جێ بکرێتەوە دەبێت سیستەمێکی پەرلەمانی بێت چونکە لە هەموو وڵاتانێک کە سیستەمەکەی پەرلەمانیە پێشکەوتنی دیموکراسی و لە بواری مافەکانی مرۆڤ و لە بواری سیاسی ئێزگار پێشکەوتن هەبووە و دەسەڵاتەکان لە دەستی یەکەس کۆ نەبوونەتەوە بۆیە ئەمە کێشەی بۆ ئێمە کێشەمان بۆ دروست دەکات بەڵام بەداخۆ ئێمە چی بکەین هەموو ئاماژەکان ئەوەن کە دەستور لە کاتی خۆیدا تاوا نابێت کە دەستور لە کاتی خۆیدا تاوا نەبوو ئێمە دەستەوەستان بوەستین بۆیە ئەگە کاگومێت پێ وایە بستنەوەی گۆڕان هەڵەیەکی سیاسی کرد بەڵام هەڵەی قانونی نەکرد ئێمە پێمان وایە پارتی دیموکراتی کوردستان هەڵەیەکی سیاسی کرد و هەڵەیەکی قانونیش دەکات
ئەگە بێوێ فەراغ یاسایی لە هەرێمی کوردستان دروست بێ و پرۆژە پێشەش نەکا بۆیە ئێمە پێمان وایە ئەگە پارتی بێ بەو هەڵە سیاسیەوە کە دەیکا بەو هەڵە قانونیەش کە پرۆژە پێشەش ناکە ینی هەڵی قانونی دەکا ئەو کاتە فەراغی یاسایی لە هەرێمی کوردستان دروست دەبێت کە فەراغی یاسایی دروست بوو بمانەوێ نەمانەوێت دۆخەکە و سازانی نیشتمانی دەکەوێتە خەتەرەوە بۆ تەوافقیش کە بەڕێز ڕێخەری گشتی بستنەوەی گۆڕان باسی تەوافق دەکات بەڵێ ئێمە هەمیشە باسمان کردووە کارنامەی سیاسی بستنەوەی گۆڕان و جیهانبینی بستنەوەی گۆڕان بۆ ڕێکەوتن بۆ ئیتفاقاتە بەڵام من لە هەموو لایەک دەپرسم هیچ تەوافقێک لە دەرەوەی یاسا دەکرێت بنەمای هەموو تەوافقێک بنەمای هەموو ئیتفاقێک بریتە لە ئەساسی یاسایی بۆیە ئەمە بە ئەرچی سیاسی یاسایی مێژووی خۆمان هەستاوین پرۆژەمان پێشکەش کردووە بۆیە هەرێمی کوردستان بپارێزین لە فەراغی یاسایی کاک برزوو ئەڵێ قسەی سەرۆکی هەرێم کە سەرۆکی پارتی دیموکراتی کوردستانیشە قسەی بارزانی قسەی هەمومانە ئەڵێ وەکو پارتی وادنەوت ئەوە قسەی سەرۆکی هەرێم ئەڵێ من بە کورسێکەوە نەچەسپیوم و بڕوان بەوە نیە سەرۆکێکی تاتایی هەبێ وە کاگومێت دووپاتی کردەوە ئەڵێت ئێمە پێمان وایە کە زەرورە بمێنێتەوە ئەو تا ئەم لەحزەیەش پێی وایە نابێ بمێنێتەوە ئێوە کێشەتان چیە لەگەڵم ئێمە کێشەمان لەگەڵ هیچ کەسێک نییە و ئەو مەسەلەیە بە شەخسەنە ناکەین ئێمە پێمان وایە ئەم هەرێمی کوردستانە دەبی لە سەردەستی هەموو حەزب لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان لەبەر ڕۆشنایی بنەمای یاساییەکان و بەدامەزراوەیەکردنی هەرێمی کوردستان کارەکان بین بەڕێوە ئێمە تەواو یاسایی مامەڵە دەکەین تەواو تەوافقی و سازانی مامەڵە دەکەین مەسەلەکان بە شەخسەنە ناکەین بەڵام ئەمەش پرسیارە ئێوە بە ضرورەتی نازانن ئەگەر پارتیش بوێ بە زۆر قسە بکە لە دانیشتنە ڕسمیەکان و لە دانیشتنە ناڕسمیەکان خۆی ئەوەندە ناوی کاک مەسعود بێنە کاک مەسعود بێنێ ئێمەش ناچارین وەڵامیان بدەینەوە خۆ ئێمە لەگەڵ ئەوەی مەسەلەکان بە کەسایەتی نەکرێ ئێمە لەگەڵ مامەڵەیەکی تەواو یاساین لەو مەسەلانە و پێمان وایە جگە لەوەی تەواو بۆ بەسەراحەت تا ئێستا ناڵێن کاندیدمان فڵان کەسە و پێمان وایە بارزانی بەدیلی هەیە جارێ ئەمە گلەی خەڵکە لێەوە گلەی دەنگدەرەکانە لێەوە ئێمە جارێ پێمان وایە دەبێت دووش لێک جیاکەینەوە بەدیل لەگەڵ کاندید ئێمە پێمان وایە هەر کە کاندیدە بوو ینی بە بەدیلی ێزان نەخێر ئێمە پێمان وایە هەر حزبێکی سیاسی لە هەرێمی کوردستان بۆ هەر موسسەیەک بۆ هەر دامەزراوەیەک بانگەشی ئەوە بکە کە ئەو دامەزراوەیە ئەو پۆستە بەدیلی نییە غەدر لە مێژوو لە ئێستا و لە داهاتووی گەلی کوردەکات چکە ئێمە دەیان تێکۆشەر و خەباجێر و خوێندەوار و ڕۆشنبیری ئەم هەرێمەمان هەیە بەڵام ئێمە لە هەمان کاتیشدا وەکو باسمان کرد بۆ مەسلەی کاندید پێشترش ڕاماگەیاندووە بازارێ ئێمە ئەساسە قانونیەکە تەواو بکەین بۆ مەسلەی کاندید هێشتان زۆر قسەی لەسەر بکەین بەڵام دیسان دووبارەی دەکەمەوە بۆی لای بینەران نامێ ناوم پێ بڵێ ئەتان بێت وەکووتم بۆ ئێستا ئێمە بنەمای یاساییەکە تاو دەکەین بۆ مەسلەی کاندید جارێ زووە قسەی لەسەر بکەین قسەکانی ڕێخەری گشتی دووباراکەیتەوە ئای چۆن قابلە ئێمەش ڕێخەری گشتی بستنەوەی گۆڕانە ئەدەبیاتی سیاسی کارنامەی سیاسی گۆڕان لەم قۆناغەدا بەم جوابەت دەمەوە کار بەرنامەی سیاسی بستنەوەی گۆڕان لەم قۆناغەدا کار ڕێخەری گشتیش ڕاگەیاندووە ئێمەش لێرە ڕای دەگەینین دەبێت کە لێنە یاساییەکان تەواو چاکەین بنەمایەکی یاسایی دانێن ئەو کاتە دەبێت قسە لەسەر کاندید بکەین باش بێگەت خان بەنسبەت دیسان سەرۆکی هەرێم و هەموارکردنەوەی ئەم یاسایە ئێوە لە پرۆژەکەتانە کە دوو پرۆژەتان تەقدیم کردووە چیتان یانی گرنگترین خاڵی ناوم پرۆژەیە چی ئەتانەوێت بەم پرۆژەیە چی بڵێن ئەتانەوێت بگەن بە چی بەڵام پێم وایە مەهامی پرۆژەکان نەکی ئێمە ئەو پرۆژانی بەعام کە پێشکەش کراوە گۆڕینی سیستمە هەرچەندە سیستم لە دەستوردا دەگۆڕدرێ ئێمە ناکرێ بڵین لەناو پرۆژە یاسایەکدا ئێمە سیستم دەگۆڕین بەڵام من پێم وایە ئەو یاسایی کە پێی دەوترێ یاسای سەرۆکایەتی هەرێم و کاندیدێک دەخاتە ناو پۆستی سەرۆکی هەرێمەوە دەبێ هەمان مطابق بێ لەگەڵ ئەو دەستورەی کە ئێستا لیژنەیەکی بۆ پێکهاتووە و خەریکی ئامادەکردنی ئەو دەستورەیە لەبەرەوە مەسەلەی چەسپاندنی سیستمی پەرلەمانی تەواوەتیە لە هەرێمی کوردستاندا بۆ مانای کە لەگەڵ سیستمی پەرلەمانی پارتی دیموکراتی آخر میکانیزمەکە جیاوازە نیشتمانی کوردستان لە بەرنامەی تاوتوێ وتی کەس بەقەدەر ئێمە لەگەڵ سیستمی پەرلەمانی نییە بەڵێ کێشەکە چیە سیستمی پەرلەمانی آخر دوو جۆرە ئەوەی ئێمە داوای دەکەین سەرۆک دێتە ناو پەرلەمانی کوردستان سەلاحیەتەکان دەگەڕێتەوە بۆ ئەنجومەنی وەزیران ئەنجومەنی وەزیران بەرپرس دەبێت لە بەردەمی پەرلەمانی کوردستان بۆ لێپێچینەوە بەڵام سەلاحیەتی سەرۆکی هەرێم ئەوەی کە لە ڕابردوودا هەیە بۆ دەبێتە سەلاحیەتێکی تەشریفاتی بۆ مانایی کە دەکرێت بەرپرس نەبێت لە بەردەمی پەرلەمانی
کوردستان تەنها لە کۆمەڵێک حاڵەتی دیاریکراودایە کە ئەوانیش لەناو پرۆژە یاساکاندا ئاماژەیان پێدراوە لەبەرەوە ئێمە پێمان وایە لەمە هەبێ لەناو پەرلەمان بۆ چوونەکان لە جیاوازیەکە لە چی ئێستا برادرانی پارتی دیموکراتی کوردستانیش دەڵێن ئێمە سیستمی پەرلەمانیمان دەوێت بەڵام سیستمی پەرلەمانی زۆر جار مامۆستا بەکر قسەیەکی جوان دەکات دەڵێ بەتامی سەرۆکایەتی واتە سەرۆک لەناو خەڵکەوە هەڵبژێردرێت ئەوان دەڵێن با سەرۆک لەناو خەڵکەوە هەڵبژێردرێت کا یادگار من دەمەوێت لێرە ئاماژە بە یەک شت بدەم دیارە ئێمە هەمومان باوەڕمان بە مافی خەڵکە بە شێوازێکی گشتی و باوەڕشمان بەوەیە کە خەڵک حەقی خۆیەتی دەنگ بۆ هەر پۆستێکدا لە هەرێمی کوردستان کە ڕەوایەتی بە ئارا و بۆچوونە جیاوازەکانی ناو پێکهاتەکانی هەرێمی کوردستان دەبەخشێ بەڵام ئەوەی کە ئێستا گرفتە لە هەرێمی کوردستاندا چەند شتێکە ئەوەی کە ئێستا هەیە لە هەرێمی کوردستان قیرانێکی دارایی گەورە هەیە کۆمسیۆنە تەشکیل نەبووە ئێمە دەکەوینە ناو بۆشایەکی یاسایی 2 مانگ لە بەردەممان داماوە ئەگەر ئێمە لە ماوەی ئەو 2 مانگەدا چارەسەری قانونی نەدۆزینەوە با لێرە سەراحەت بێڵم دەبێ سی حوزەیرانێکی کە دووبارەکەینەوە خۆ یعنی ئەوە گرفتە ئەساسیەکەی ئەوەی کە من تی گەیشتم ئەو تەوافقی کە لە دەرەوەی پەرلەمانی کوردستان لە نێوان لایەنەکان دەکرێت بریتە لەوەی ماوەی تەواوکاری بدرێتە سەر بەڕێز کاک مەسعود بارزانی وەکو سەرۆکی هەرێمی کوردستان لە پۆستەکەی خۆیدا بمێنێتەوە بۆ ماوەی 4 ساڵ و ئێمەش لەناو پەرلەمان دەنجی پێ بدەین ئێمە بەش بە حاڵی خۆمان وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان لە خولی ڕابردوو کە یەک فراکسیۆن بووین لەگەڵ برادرانی پارتی دیموکراتی کوردستان ئەو ئۆباڵەمان هەڵگرت سی حوزەیران دەنگمان پێدا هەڵمان گرت ئێمە جەماوەرەکەمان بە هەڵەی زانی مووقفی ئێمەی بە هەڵە زانی ئێمەش احترامی ڕای جەماوەرەکەی خۆمان دەگرین حیزبین باجمان لەسەردا لەبەرەوە بەڕاستیەکەی جارێکی تر ئێمە ناچینەوە ژێر ئەو بارە و ئەو خواستە بۆیە پێمان وایە بەڵێ ئەگەر بەتەنهاش بمێننەوە یعنی چۆن ئەگەر بەتەنهاش ئێمە بەڵێنێکمان داوە مەسلەی سی حوزەیران لەلای ئێمە کۆتایی پێهاتووە و هەر یاسایەکیش لە هاوشێوەی ئەوە لەلای ئێمە منتەهیە قسەی لەسەر ناکرێت کاکە بوو بەکر ئەو 111 پەرلەمانی تاری لەناو پەرلەمانن نوێنەری ئەو کەسانن کە دەنگیان داوە بەڵام زۆرن ئەوانەی لە هەرێمی کوردستان کە دەنگیان نەداوە باشە و زۆرن ئێستا مافی دەنگدانیان هەیە و گەورە بوون یەوە کێشەتان چییە کە خەڵک سەرەوە هەڵبژێرێ حەز ناکەن ئەمە معقولترە حەز ناکەن ئەمە یعنی دەنگی زۆرترین خەڵکی لەسەرە ئێوە لەناو پەرلەمانەوە تەنانەت هەیە ئەوانەی کە دەنگیشی پێداون بە هەمووتانەوە ئێستا ئێوە بە نوێنەری خۆی نازانێت کێشەتان چییە بۆیە ئیلابێ لەناو پەرلەمان سەرۆکی هەرێم هەڵبژێردرێت خۆی لە دنیاە ینی لانی کەم 4 میکانیزم هەیە بۆ سیستمی پەرلەمانی 4 میکانیزمی بڵاو و شایع میکانیزمێکیان ئەوەیە سەرۆک لە ناو پەرلەمان هەڵبژێردرێ میکانیزمی دووەمەوەی سەرۆک لە ناو خەڵک هەڵبژێرێ وەکو تەجروبەی نەمسا میکانیزمێکی ترمانەیە هەر سەرۆکی نییە سیستمی پەرلەمانیە نۆ وڵاتی جیهان وەکو ئوسترالیا و کەنەدا میکانیزمێکی تریشمان هەیە مەلەکیە وەکو وڵاتانی ئەسکەندناڤیا و هۆڵندا و سوید و نەرویج و بەلجیکا ئەمە یعنی مەلیکێک هەیە بەڵام سیستمەکە پەرلەمانیە و ئێمە پێمان وایە دۆخی هەرێمی کوردستان بۆ ئەوەیان گونجاوترە کە لە ناو پەرلەمانی کوردستان هەڵبژێردرێ لەبەرەوەی وازەحە 111 پەرلەمانتارە من بەش بە حاڵی خۆم هەڵبژاردننی گشتی تاوەکو ئەم ساتە وەختە متمانم پێی نییە لەبەرەوەی هیچ ڕێکخراوێکی نێودەوڵەتی شەفافیەتی و هەڵبژاردنانی نەسەلمان بەڵێ بە دڵنیایەوە کۆمیسیۆن هاتن ئەم هەفتەیە لە بەردەم پەرلەمان ئەوە هەر سێ بەڕێزەکە لەوێن تاوەکو ئێستام کۆمیسیۆنی کوردستانیش نەیتوانێت تۆماری دەنگدەران پاکاتەوە زیاتر لە 200,000 دەنگدەری مردوو دووبارە هەیە هێزی چەکدار لە وڵاتەیە یعنی هێزێک نین ینی کە بەداخەوە فشاریان لەسەر نەبێت یعنی کە ئەمانە بەکرد بەر لەوەی بێنەوە حکوومەتەوە سەری زمان و بنی زمانی یەکگرت و کۆمەڵ و گۆڕان ئەوە بوو کە هێزی چەکدارەکەین بە نیشتیمانی قسەیەکی تری شێر باتخوا لێرە بیکەم کاک برزوویەوە زۆر باسان کرد سەری بنزین نایەنین زۆر شتان باس کرد بەڵام ئەوە تا لە حکوومەتن یعنی ئێستەوە بە کێڵن بە خەڵکەڵێن ئەم قسانە نەخێر ئێمە لە حکوومەتین بەقەدەر حەجمی خۆمان بەرپرسیارەتی هەڵەگرین ترسی چیتانەیە وەزارەتە بەرتان کەوتووە لە هەموو دام و دەستگاکانی حکوومەتە پۆست و پشتوانەیە لە چی ئەترسن بۆ ئەترسن ساختەکانی ئێمە هاتووینەتە سەر حکوومەتێک ڕەگ و ڕیشە حیزبەکەی 22 ساڵە چەقێنراوە لە ئەم وڵاتە هەرچی کایەکانی ژیانی سیاسی ئەم وڵاتە هەیە بە حیزبی کراوە لەبەرەوە بۆیە ینی ئایا وەزیرەکانی ئێستا کە لەگەڵ ئەوەیە کە ئێمە چوینە ناو حکوومەتێکە لەگەڵ قەیران دەرگیر بووین شەڕی داعش بڕینی بودجەی بەغدا لەن هەرێم لەلایەن شۆڤێنیەکانی بەخداوە و هەروەها قەیرانێک لە دوای یەکەکانی ناوخۆی هەرێمیانی ئەمە ئەم لەم حاڵەتەیە چوینەتە ناو حکوومەتوانێ وابێ لە حکوومەتی شا بمێنینەوە بۆ لەبەرەوەی بەرپرسیارەتی ئەخلاقیمان بەرامبەر ئەم شەڕە نەگریسەی کە بەرۆکی خەڵکی کوردستانی گرتو و مەسیری هەمومانی پێوە بەندە
ئەبێ یەک ڕیزبین لە بەرامبەر ئەمەیە لە بەرامبەر بەغدایە کاکە بە ناحەق شەڕ بە گەلی کوردستان ئەفرۆشێ چای بە دەستکەوتەکانی خەڵکی کوردستان هەڵا ئەبێ هەمومان یەک ڕیز بین خۆشبەختانە یەک ڕیزیشین ئێمە هەست بە مەسئولیەتێکی نیشتیمانی بەڵام ڕیزی وڵاتیانی هەرێمی کوردستان زۆر بە خراپی داویانەکەیەوەش بە شێوەیەک لە شێوە هەمومان بەرپرسیارین بەڵام هۆکارەکەی چییە هۆکارەکەی ئێمە ئیسلاحاتێکی زۆر دەست پێ ناکەین زۆر بە کورتی پێتان وایە مانەوەی بارزانانی وەکو سەرۆکی هەرێم لە ئێستا بەنسبەتی ئەوە شۆ زەڕورەتە ئێمە مەسلەی ئەو پرسیارەت کردیانی من پێم وایە کاک مەسعود بارزانی هێشتا تۆ نەهاتوویتە سەر وەڵامەکە نازانم لە پەرەگرافی سێمایتە سەری ئەم دۆخی ئێستا کێواڵن ئایا سەرۆک لێ بەرپرسیارە کاک مەسعود بە گوێرەی قورسایی خۆی لێ بەرپرسیارە بەڵام هەمووی لەسەر شانی ئەو نییە ئینسان قسەیەکە دوو ئیدارەیی هەیە دەستێوەردانی دەرەچی هەیە کەلتورێکی حیزبی لە وڵات هەیە زاڵە حتا من جارێک لە جەنابیانم پرسی بۆ تۆ هەندێک ئیسلاحات ناکەی وتی کاکە ناوێرم ئەگەر دەست بۆ دوو دەست بەرم شەڕی ناخۆڵە گیرسێتەوە بەڵام ئەیتوانی بیکە کاک مەسعود لەم بەردەمی پەرلەمانەوە هەتا سەرۆکی هەرێم بۆ نمونە مەسەڵەن سەرۆکی هەرێم یعنی ئەوەی هەیە کە بتوانێت یعنی بۆکو خۆت دەست بۆ دوو دەست بەرێ بەڵێ یعنی بۆ نمونە ینی کاک مەسعود کە لە بینای حکوومەتەوە تا ئەڕاتەوە سەری ڕەش چەند زەوی گشتی هەیە دەستی بەسەرا گیراوە ئەوە دەسەڵاتی هیچێتی نییە هی پارتی نیە حیزبەکانی هی حیزبەکەی خۆی بۆ نییە ئەی پیاکوژ و تاوانبار و ئەنفالتیەکی لەم دە ساڵە چی کراوە بۆ حەواوەتەوە ئەکرا چی بکرێت ئەکرا جوابی پرسیار هەمووی لە ئەسەر ئەو نییە ضرورە چێ ضرورە لێ ضرورەتی ئێمە قسە لەسەر کاک مەسعود نییە ڕجاءن قسە لەسەر یاسا هەیە پارتی دیموکراتیک ئەوە کاگومێ دەڵێ ئەوە قسەمان لەسەر کاک مەسعود چکە پێمان وایە ضرورە من پێم وایە پارتی دیموکراتی کوردستان کاک مەسعود خۆی هەیە پارتی جەنابی کاگومێت ئەوە بە سەراحەت من بە ڕاشکاوانە پێڵم ئەم حیزبانی تر من پێم وایە ڕێی حیزبە سیاسەکان نەمبیستوە بەس بەڕای من لەوانەیە مشکلیان لەگەڵ مانەوەی کاک مەسعودا نەبێ بەڵام بە مەرجێک پارتیش بێتە پێشەوە ئێمە لایەنەکانی تریش دەستکەوتێکیان بەرکەوێ ئەوژەوە سیستم کەینە پەرلەمانی با سیستم کەینە پەرلەمانی کاک مەسعود دوو ساڵی پێشەوەی پارتی تەنا بەوەیە لەلای ئێوە کە بێتە دەستکەوتێکی گەورەیە ئەوە دەستکەوتێکی گەورەیە سوپاسەکەم کاک قادر فەرموو مایکەکە لەکوێیە ئەرکلێبێ بگاتە لای کاک قادر ئەرکلە بێت لە ژێرە و مایکەکەدا گیرسێنی کوژاندویانەتەوە هەر ئەو ڕقم شتە دەرکەوت لەسەری هاوکاریەکی بکە ناوڕێیان خەڵای مایکەکەش بێ مایکەکە گەر کێشەیە دەی دەخۆش فەرموو مایکەکەی دیکەی بۆ بێنن ئەرکلە بێت لای کێیە بابگاتە لای کاک قادر ببوورە ئەو مایکە کێشەی کێیە فەرموو برادران لێراڵێن کێشەیە لە کۆنتڕۆڵەوە ئەویان کاک قادر فەرموو باشە من قادرە عەچیم خوێندکاری یاسام پرسیارەکانم لە هەر چار بەڕێزەکەی ئەگەر بە ماوەیەکی کەمەوە بیکەم کاگومێت ئێوە ئەگەر لەگەر سیستەمی پەرلەمانین ئەمە بەیانی کۆبنەوەی و فەرمون بۆ سیستەمی پەرلەمانی چوونە کۆبنەوەکە ئەگەر لەگەر سیستەمی پەرلەمانی نین و لەگەڵ ئەوەن کە لە ناو خەڵکا بێ 4 سال کاک مەسعود لە دەوری یەکەم سەرۆک بوو مافی ئەوەی هەبوو دووبارە وەکو جاران خۆی هەڵبژێردێتەوە لە دەوری دووەما 4 ساڵی خۆی برد نوقەی ئەوەی لێ نەهات کە ئامادەکاری بۆ ئەوە بکرێتن کە سەرۆکی هەرێمە و ئامادەکاری بۆ هەڵبژاردننی خۆی بکاتن یەکێتی نیشتیمانی کوردستان تەزعیەی بە خۆدا و 2 ساڵی بۆ درێژ کردەوە لە ماوەی ئەم 2 ساڵەش کاک مەسعود دەنجی لێوە نهات ئێستا ئەبینین لە ماوەی 2 مانگ کاک مەسعود دەیەوێت کۆمیسیۆن ڕازی بکاتن بەوەی کە هەڵبژاردنێک بکرێتن کە کۆمیسیۆن هەمومان من تاکێکم ئەزانم پێی ناکرێتن وە کاک مەسعود باشتر لە من ئەزانێ ئێوە باشتر پرسیارەکەت ئەگەر هاتوو هەموو لایەنەکان لەسەر ئەوە ڕێککەوتن کە سەرۆکی هەرێم لە ناو پەرلەمان هەڵبژێردرێتن و لەم هەڵبژاردنەش کاک مەسعود نەبووە سەرۆک ئێوە وەکو پارتی دیموکراتی کوردستان وەکو ئەوەی کە دەنگۆ هەیە ڕێگە بە خۆتان دەدەن کە هێز ببەنە دەورەی پەرلەمان و بە هێزێک لای بکەنەوە سپاس کاک قادر بۆ بێگردخان ئێوە لە 22 پرۆژەی یاسایەکتان ئامادە کرد بۆ هەڵبژاردنی سەرۆکایەتی و ئەمانە بۆ پێشکەشتان نەکرد تا ئەوەی دەی 6 زوتنەوەی گۆڕان پێشکەشی کرد و دوایی ئێوە لە 20 کاک ئەبوو بەکر ئێوە زۆر سپاس کاک قادر ئەزیزان ناوبڕێک وەرەگرین و داوای ناوبڕەکە بەرداوام بین لەگەڵتان
بینەرانی عزیز دووبارە سڵاوتان لێبێت لە بەشی سێم و کۆتایی بەردەوامی لەگەڵتان قسەشمان تایبەتە بە قسەکردن لەسەر پۆستی سەرۆکی هەرێم و ئەوەی کە دەوترێت لە پەرلەمان بڵێن ئەم یاسایە هەموارەکرێتەوە و لەم بەشەیە بە دیاریکراوی لەسەرەوە ئەوەستین کە لەم 10 ساڵەی سەرۆکایەتی هەرێمە سەرۆکی هەرێم چی کردووە چی چارەسەر کردووە ئەچین لای پرسیارێکی دیکە کاک حەیدەر سوپاس دەکەم فەرموو دەست پێ بکە پرسیارەکەم ئاراستەی کاک برزۆیە بەڵێ ئێوە بۆ ئەو مافە لە منی هاوڵاتی دەسێننەوە کە پرسی هەڵبژاردننی سەرۆکی هەرێم بۆ خۆم بڕیاری لێ نەدەم چکە دڵنیام جەنابتان وەکوەندام پەرلەمان سیاسەتی ڕسمی حزبەکەت جێبەجێ دەکەی پاڵپشت بۆ قسەکانیشم ئەوەیە ئێستا گوتت ئێمە جارێ زووە کاندیدمانێ بێت چونکە ئێوە ناتوانن بڕیاردەن تاکو سەرکردیاری پێ بڵێ ئەوەیە بۆیە ئەو مافە بە خۆم دەدام چونکە ئێوارێکتانەوەی یاسا دەربکەن و چاودێری بکەن نەک بڕیار لە جێگای منی هاوڵاتی بدەن پرسیاری دووەم ئاراستەی بێگردخانیە کاک حەیدەر ئێوە ترستان لەوەیە لەو بارگراوندە مێژوەیە کە لە هەڵبژاردننی ڕابردوو لە هەڵبژاردنەکانی ڕابردوو کاتێک کە هاوپەیمان بوون لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان 59 کورسی بەدەستهات بە هەردوو یەکێتی پارتی بەڵام سەرۆکی هەرێمی کوردستان 170 دەنگەکانی بەدەستهێنا چونکە خەڵک دەنگ بە شۆڕژگێڕی و لێهاتووی و کارێزمایی جەنابی سەرۆک دە ئێوە ترستان لەوەیە زۆر سپاس شیرین خان مایکەکە بێتە لای شیرین خان ساتە بەخێراتانتان دەکەمەوە پرسیاری من بۆ کاک پۆزۆ لەگەڵ بیگردخانە کاک پۆزۆ ئێوە کە باسی پرۆژه یاسا دەکەنەوە لەو کاتەوە بە پێشکەش دەکەنەوە ئایا قەیران بەس سەرۆکایەتی هەرین قەیرانە ئایا لە وڵاتە قەیرانێکی تردا نییە هەرچەند کە ئێمە دەزانین لە قانونی پەرلەمانی کوردستاندا هەزاران ڕێگە هەیە کە ئێوە بتوانین چارەسەری بکەنەوە پرۆژه یاسایی ڕەشنووس هەبووە بۆچی باس یعنی گفتوگۆ لەسەر پرۆژه یاسایی ڕەشنووسەکە ناکەنەوە بۆچی هاتنەوە تاکەلایەنە هاتنەوە ناو مۆزوعەکە و پرۆژه یاسایەکی بۆ خۆتان داوە پرسیاری دووهەمت پرسیاری دووەمشەوەیە کە باسی ئەوە کرد کە پارتی دیموکراتی کوردستان ئەدەبیاتن دائما باسی ئەوە دەکەنەوە کە پۆستی سەرۆکایەتی هەریم تەنیا بۆ پارتی بووە باشە بۆچی تاکو ئێستا باسی ئەوەی ناکەوە کە لە ئەتفاقی ئستراتیژی ئەگەر لە پێشتر لە بینی پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی هەبووە پێشتر هەمومان دەزانیم کە ئەتفاقیەوە بووە کە سەرۆکایەتی کۆمەڵ بۆ یەکێتی بێت و سەرۆکایەتی هەریم بۆ پارتی دیموکراتی کوردستان بێت ئەگەر وا بێت ئەی بۆچی قسەتان لەسەر سەرۆکایەتی کۆمەڵی لە بەغدا کە بۆچی زۆر سپاس شیرین خان بەرنامەکەمان تایبەت نییە بە سەر و کۆمار زۆر سپاس مایکەکە بچێت لای کاک مکەڕم مکەڕم ناوەکەم نووسیەوە مکەڕم گومانم دروست کردم بڵێ دوانە بێ فەرموو پرسیارێکم بۆ بێگەردخانە ئایا بەپێی ئیتفاقی استراتیژیە بۆیە مەسەلەن پۆستی سەرۆکۆمار بۆ یەکێتی و پۆستی سەرۆکی هەرێم بۆ پارتی بێ ئەگەر واش نییە بە چ منتەقێک بە 18 کورسی توانیان پۆستی سەرۆکۆمار بۆ برادران یەکێتی بێ بە 18 کورسی پەرلەمانەوە لەگەڵەوەی گۆڕان و پارتی بەرنامەکەمان تایبەتە بە سەرۆکی هەرێم ئەگەر بەرنامەی دیکەمانە بوو لەسەرەوە وەرن پرسیارەکانتان بکەن کۆمارتان بردووە بابە باش لە کورسیەمان بردووە 21 کورسی قوربانەوە بەغایە سپاس کاک مکەڕم بەس عەفو خۆزگا ئەم شەڕە پرۆژەیەک ئێستا لە پەرلەمانی کوردستان نەکرایە بۆ دیاریکردنی خاڵ بە خاڵی سنوود هەرێمی کوردستان بووایە چونکە بنبەردی هەرێمی کوردستانیە کە خوێنی ڕۆڵەیەکی ئەم ملەتەی تیان نەڕژا بێت کاک شێرزاد با پرسیارەکانی بکات سپاس ببووراوێ ببوورە تکایە کاتم نییە ئەبێت بەرنامەکە استقلال کەم بۆ تەوەری بەرنامەکەم هاوڕێ داوام لێکردن کە هاوکاری بکەن بەڕێزم مایکەکە داخراوە فەرموو بەردەوام بە تکایە ڕێزی بەرنامەکە بگرن ڕێزی ئەو بەڕێزانە بگرن کە لە چوار دەورت دانیشتووە ئەوانیش پێویستیان بەوەیە قسە بکەم من شێرزاد زەنگەنە پرسیارەکەم ڕوبەڕووی هەرێموتانەکەم و پێم وابێەوە زۆر بە ڕووخۆشی و زۆر بە جوانی لێرە دانیشتون و باسی ئەم وڵاتە ئەکەن و باسی سەرۆکایەتی هەرێمەکەن و ئێمە لە گەورەترین قەیرانەکان زۆر لەمە گەورەترە ئێستا ئێوە باسیەکەن جارێ ئێمە کێشەی سەرۆکی هەرێممان نییە کێشەی نەوتمان هەیە کێشەی غازمان هەیە کێشەی کۆمەڵێ مەسایلی ترمان هەیە ئەمانە زۆر گەورەترن لەوەی کە خەڵکە ببوورە منەمە پەیامەکەی خۆم بگەێنم ببوورە آخر خەڵکی تریشەیە پەیامیەیە بێگومان بەڵام 20 ساڵە چاوەڕێ ئەم دەقەیەکەم فەرموو پێم وابێ ئەمە بزایدی سیاسیە ئەکرێت بە هەر هەمووتانەوە کی ئەتوانێت جواب بداتەوە با جواب بداتەوە سەرۆکی هەرێمی کوردستان من بەش بە حاڵی خۆم ئەڵێم سەرۆکێکی لێ هاتووە و بەتوانایە هەتا ئێستاکە زۆر بە جوانی و بە ڕێگوپێکی هەم وڵاتی بەڕێوە بردووە کەم و کوڕیش هەبووە من بۆ حەزبەکانی ترە لەم لە کاتی هەڵبژاردنە
داوایانە کرد یاوت ئافرەتی سپاس. موچیان بۆ بڕی سپاس دەکەم کاک شێرزاد تکات لە یەکەم کاک شێرزاد هاوڕێیان گلەی لە من مەکەن دوای فەرموو بەردەوام بە کاکتوانە مایکەکە بگاتە لای کاکتوانە سڵاو من یەک پرسیارم هەیە بۆ کاگومێت ئێوە ئەڵێن ئەبێ سەرۆکی هەرێم لە نێو خەڵکەوە هەڵبژێردرێت ئەی ئەگەر سەرۆکی هەرێم بە 30% دەنگەکان دەرچوو ئایا ئەو سەرۆکە ئەبێتە سەرۆکی هەموو گەر زۆر سپاس سپاس دەکەم کاک میران دەستخۆش بەردامەکە لێ دەگەم بە خێراتی میوانەکان دەکەم من وەکو گەنجێکی شاری هەولێر پێم وایە سەرۆکی هەرێم هەمیشە بانگەشەیەوە دەکات وەکو پێشمەرگەیەکە بەڵام زۆر جیاوازە سەرۆکی هەرێم هەمیشە لە سەنگەرە بۆ پەلوپای خۆی و من ئەمێ جوابێک لە بڕیم هەموو بەڕێزانم بدەمەوە بەرامبەر بە کاکومێت بەدیلی مەسعود بارزانی فیتنەیە فیتنەش هەموو ماتەی دەچین کەواتە ئەمانە ناوێنەوە بڵێن پێم وایە هەرواش دێت کاک ڕێبوار مایکەکە بێتە لای کاک ڕێبوار ئەرک نەبێ چۆن وڵات تێ نەگەیشتین ئەو برادرە بۆ وش بەڵێ فەرموو زۆر سپاس من بە شعارێک دەست پێکەم دەڵێ لە مەیدانە کەس دەنگی دەرنایە کە دوژمن مایکەکە نزیک بکەیتەوە زۆر کەس ئازایە بەڵ لە 10 حوزەیرانی ساڵی 2015 تا 15 حوزەیرانی نیسانی ساڵی 2015 سەرۆکی هەرێمی کوردستان کە لە سایتی سەرۆکایەتی هەرێمی کوردستان بڵاوکراوەتەوە 125 دیداری فەرمی و کۆبوونەوەی ئەنجام داوە بەبێ ئەوەی یەک دیدار و کۆبوونەوەی لەگەڵ ئۆپۆزیسیۆنەکان یا لە ناوخۆی عراق بێ لەگەڵ لایەنە کوردیەکان بە 125 دیداری یعنی گشتی ئەنجام داوە لە سەروی قازانج بەس پێم بڵێن لەم کاتەدا یەک سەرۆکم بۆ بدۆزنەوە کە ئەمە لە مێژوودا زۆر دەگمەنە یەک سەرۆکم بۆ بدۆزنەوە کە دەسڵاتی سەرۆکایەتی هەرێمی کوردستان وەربگرێت لەم ساتەدا بتوانێت وەکو مەسعود بەرزانی ئەم حکومە بکات پرسیارێکی ترم هەیە زۆر بە کورتی بێ سوپاس دەکەم باسی بۆ بێگەرخان باسی لیژنەکەی دەستورت کرد پێتان وانی ئەم هەموو پرۆژە تەقدیمکردنە کوشتنی یاخود لە گۆڕانی ئەو لیژنە 21 کەسی دەستورە کە ئێستا خەریکن لیژنە دەستور دەنووسنەوە و هەمواری دەکەن ئایا ئەمە سپاس دەکەم کاک میران کاکومێت نەداوای لێبوردنەکەم کاتت نەماوە هاوڕێ داوای لێبوردنەکەم تکات لە یەکەم هاوکاریم بکە سپاس کاگومێت زۆر سپاس وڵا پرسیارگەلێکی زۆرن کە ئینسان دەکرێت بیان کاتەڕۆ من دەڵام بۆ بێگەرخان و بۆ کاک بەرزۆ ئەوەی کە جەنابتان باسی دەکەن دەڵم بە شخصانە نەکراوە وانە هەر کەسێکی عاقڵ ئاور لە تاریخی 50 ساڵی ڕابردوو داتەوە دەزانێت ئەوە بە شخصە نەکراوە لە 50 ساڵی ڕابردوو دەیان سیناریۆ جەرا زۆر دەیان تاکە ڕەوت کە ئێوە ئەوە بوونە بە چەندی شێواز دژایەتی بارزانی بنە ماڵی بارزانی کراوە ئەوە مەسەلا ترس نییە لە یاسا ترس نییە لە دیموکراتی ترس نییە لە دەستور ترسە لە ڕاگەیانی سەربەخۆی لە دەمی مەسعود بارزانیەوە ترسە لە نەبوونی کاندید یەک نقطەی کەش ئەگەر سیر بکەین لە 10 ساڵی ڕابردوودا سەرۆکایەتی هەرێمی کوردستان لە سەردەمی سەرۆکایەتی سەرۆک مەسعود بارزانیدا 38 کونسوڵخانە کە هەر پێنج ئەندامە ئەمشەیەکی ئەنجومەنی یاسای ژێرەکان و وزوریان هەیە کونسوڵخانەیان هەیە نەیهێشەوە ڕێگر بۆ لە بەردەمی هەژمونی ئێران و تەسلیم نەبوون بۆ بە هەژمونی ئێران ئەوە لە سپاس دەکەم سپاس کاگومێت کاتم پێدای کاگومێت خۆشناو سپاس دەکەم کاگومێت سپاس کاگومێت خۆشناو ئەو پرسیارانە کراون بۆەوەی وەڵامیان بۆ وەرگرینەوە تەورێکی تری شێ باسی کەین بە کورتی و پوختی وەڵامی ئەو پرسیارانە بێتەوە پرسیارەکان وە شتی دیکەش پێش ژێنرا یەک ئەمەش دەپرسین کامە دەسەڵاتەیە لە ماوەی ئەو 10 ساڵیدا سەرۆکی هەرێمی کوردستان تاگلایەنە بەکاری هێنا بێستا و سێلایەنەی لێرە نەم پرسیاری لێیان دەکەم کامە دەسەڵاتی تاگلایەنەی بەکاری نانە لە دژی بەرژەوەندی خەڵکی کوردستان بە ئێستا بەڵگەمام دەنێت دوو خەم خواردن لە فەراغی یاسایی خەم خواردنی هەمومانە ئەوە تەنها بەلایەنێک نییە پێیوابی ترسی هەبێتن کە فەراغی یاسایی دروست دەبێتن واتە دەبێت تەوافقمان هەبێت لە تەوافق لە دەرەوەی یاسانیە نەمان گوتێت تەوافقمان دەبێت لە دەرەوەی یاسا گوتیتمان تەوافق دەکەین و بە یاسایی دەکەین سێ ئەوەی ئێستا داوای دەکەن بە حیزبیکردنە مامۆستا باسی کرد لە ڕابردوودا حکومڕانی لە وڵاتەدا بەدەر نەبوو لە مەسەلەی بە حیزبیکردن بەڵام ئێستا لەو سەردەمەدا داوا دەکرێت سەرۆکی هەرێمیش بە حیزبی بکرێتن بین چەند حیزبێک لە ناو پەرلەمانی کوردستان سەفقەیەکی مەشبوهمان هەبێتن لەسەر کەسێک دیاربین و حتا دەبی ترسی ئەوەمان هەبی وەک چۆن پۆستەکانی عێراق لە وڵاتانی دیکەدا دەندرێن دەبی ترسی ئەوەمان هەبی ڕۆژێک لە ڕۆژان بین ئەو حیزبانە یەک لە بەڕێزان باسییان لێ بکرد بکەوینە ژێر هەژمونی خەڵکی دیکە لایانی دیکە وڵاتانی دیکە سەرۆکی هەرێم لە وڵاتان لە بۆمان دیاری بکرێت لۆیە ئێمە داوای ئەوە دەکەین دەبی گەل سەرۆکی هەرێم دیاری بکات سێ چوارەم مەسەلەی کاندید و سێبەر هیواداری
ئەلێرە ڕادەگەینین هەر کاتێک هەڵبژاردن کرا لە هەرێمی کوردستان لایەنەکانی دیکەی ئەو وڵاتە کاندیدی خۆیان هەبی کاندیدی سێبەریان نەبی ئێستا ئەمە کاتی ئەوەیە مەبەستت لە کاندیدی سێبەر چییە؟ ساڵی 2009 25 هەفتی 2009 بەڕێزێک کاندید کرا لەو ڕۆژەوە ئەو هاوڵاتیانی کوردستان بەشێکیان لێرن ئەو ئەمەش حیزبەکان لێرەینە چێ ئەو کاندیدەی دیتەوە شەڕمان بوو ماڵوێرانیمان دیت ڕۆژێک دیتمان ئەو کاندیدەی کە داینە بوو بتە سەرۆکی ئەو وڵاتە دوو بەتانی بە ئیمکانیەتی خۆی دوو بەتانی بباتە جەبهەیەک لە سەرمایەکدا بداتە پێشمەرگەک بڵێ پێشمەرگەی ئازی وڵاتی من ئەتوو دیفاع لە وڵاتە دەکەی من کاتی خۆی مڕەشەح بوومە بە مەسەرۆکی ئەو وڵاتە فەرموو ئیمکانەتی من ئەوەندەیە بەو دوو بەتانی خۆتدا بپۆشی کاندیدی سێبەر نەبی کاندیدی حەقیقی هەبیتن وەڵامی پرسیارەکان هەندێک حزب هەیە هەموو پۆستەکانی ئەو وڵاتەی پێ بدەی بە 6 مانجیش ناتوانانی کاندیدەکانی لە بۆ دیاریکان نەک کاندیدێک لە بۆ سەرۆکی هەرێمی حزبی وەکو کیە نامانەوێ بۆ بە سەراحەت ناویان ناڵی کاگومێت نامانەوێ ئایەت الله هەبی لەو وڵاتەدا لە سەگردێکەوە خەڵکێک سیستەم دەگۆڕم وڵات دەگۆڕم پێشوەچوون دێنم خەمخۆری ئەو وڵاتێمە خەڵکی دیکە ئایەت الله کێ و گردەکە کوێیە المهم ئەوە وازەحە ناتەوێت وەڵامی بیتەوە سەرۆکی هەرێمی کوردستان مافی خەڵکی کوردستان ناتەوێت وەڵامی وەقتان هاکسێکە سی حوزەیران بەڕێز بێگەرخان سی حوزەیران جارێک لەلای ئێوە کۆتایی پێاتە دوو جار لەلای ئێمە ئەو بەڕێزەی باسی کرد سیستەمی پەرلەمانی کاگومێت تاو کاتە ئیشتان بە یەکێتیە بوو بۆچی لە کۆتایی ناتبوو بۆچی ئێستا کۆتاییاتوە ئێمە و ئیشی یەکێتی نییە بەتەنیا ئیش وڵاتێکە ئێوە یەکێتی کردان ئێستاش تاکید بڵێ ڕێگاچارە نەبوو نەیەکێتی ئەوەندەی بەدڵبوو نە پارتیژ ئەوەندەی بەدڵ بوو هەردوو لە هەردوو دنیاش ئەمە لە بەرنامەیەکی دیکە لەگە بەڕێز بێگەرخانی قسەم کردیە مەکتەبی سیاسی پارتی و یەکێتی لە ساڵی 2013 لە سی حوزەیراندا هیچ ڕێگایەکیان نەما یان دەبا ئەو فراغی ئێستا لێ دەترسێنە کاتی دروست ببایە وەڵامی پرسیارەکان بە کورتی و پوختی بیتەوە سپاس دەکەم ئەوەی کاتوانە باسی کاتی تەواو بووە بەڵێ کاتی تەواو بووە کاگومێت وەڵامی پرسیارەکان بە کورتی و پوختی ئەوەی کا قادر باسی کرد ئێمە ئامادەکاری دوو مانگە هەرچی یاسایی خۆی سەرۆکیەرێمی کوردستان ئەرچی یاسایی خۆی جێبەجێ کردووە نەک مەسەلە دوو مانگەکەی بەپێی ئەو دوو مانگە بەپێی فەقەرەیەک لە یاسای سەرۆکایەتی هەرێمی کوردستان سەرۆک دەبێت دوو مانگ پێشتر نامە بنێری بۆ کۆمیسیۆن بەڵام هەوڵەکانیشی بەردەوامی هەبوو لە پێشتر ژوا بووە و ئێستا کەش بەردەوامی هەیە ئەوە نەبووە سەرۆکی هەرێمی کوردستان هیوادارم بە ڕێزان کە مفرەدێک دەردەبڕن لە ئاستی موقعیەت و لە بەرنامەیەک دانیشتینە لە ئاستی ئەوەدا باش سپاس دەکەم کاگومێت دێمە وڵات کاگومێت ئاخە دەمێکە لەگەڵ تۆ قساکەم کاک بەرزوو فەرموو بێگەرخان دەنگت ناگە بەڵام من لە قسەکانی کاگومێدەوە دەست پێ دەکەم طبعاً بۆ ڕای گشتی خەڵکی کوردستان و بەڕێزانەش کە لێرە دانیشتون من بڕیارم دابوو کە زۆر لەسەرخۆ یعنی لە چوارچێوەی تەوافق لە چوارچێوەی یەکریزی نیشتیمانی قسە بکەین بەس کە ئومێد زۆر سنووری بەزان لەبەر ئەوە من دەمێ وەڵامی بدەمەوە بەڕاستی کاگومێت وەڵامم مەدەوە هەموو قسەیەکت کرد من قسە جارێ جەنابێت باسی یەکشتی زۆر یعنی بەجددی خراپت کرد کە دەڵی پۆستەکانی عێراق لە ژێر هەژمونی وڵاتانی بێگانەدا دادەنرێن من لە تۆ دەپرسم پارتی دیموکراتی کوردستان کە هەموو جونگە ئەساسیەکانی هەرێمی کوردستانتان لە ژێر دەستدایە بۆ ناتوانن میت و سوپای تورکیا لە خاکی کوردستاندا بەدەرنێن زەحمە نەبێ وەڵامی ئەوەمان بدەوە ژێر هەژمونی وڵاتی تورکیا ئەوە لە ژێر دەستی ئێوەدا نەکراوە هیچ پۆستێکی سیادی لە ناو عێراق و هەرێمی کوردستاندا لە ژێر هەژمونی بێگانەدا دانەندرێ ئەوە حزبە سیاسیەکانی دیکانە نین کە هەژمونی بێگانە بەسەریاندا زاڵە واقعێک لە هەرێمی کوردستان هەیە ئەو ترسەشکە لە ناخی هەموو هێزە سیاسیەکانی هەرێمی کوردستاندا هەیە ئێستا ئەو ترسەیە کە دەترسین دووبارە هەژمونی نارانی کورد لە پێناوی پۆستێکدا بێتەوە ناو هەرێمی کوردستان نارانی کوردۆکو چییە پێویست ناکات بەڕێزم ڕێزی بەرنامەکە بگرێت تکایە ڕێزی بەرنامەکە ناگری ئەتوانی بڕۆیتە دەرەوەی بەرنامەکە سوپاسانەکەم ئەمە یەک لە پرسیارەکان باز لەوەی دەکا دەڵێگە هەموو پۆستەکانی هەرێمی کوردستان بدرێ بەلایەنێکی سیاسی پێ یەکلایی نابێتەوە هیوادارم لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستانت نەبێ یەکێتی نیشتیمانی کوردستان حیزبێکە بە خوێنی خۆی میلەتی کورد و خاک و نەتەوەکەی خۆی پاراستووە لە شەڕی دژ بە تیرۆریستانی داعش 900 شەهیدمان هەیە کەس ناتوانێ مزادەی بەسەر یەکێتی خوێنی شەهیدەکان یەکێتی نیشتیمانی کوردستانەوە بکە بەدەیان سەرکردەمان لە پێناوی خاکی کوردستاندا شەهید بووە ئەو ئەزمونەی ئەوڕۆ ئێمە خۆمان بە خاوەنی سەرەکی دەزانین لە بنیادنانی حکوومەت و پەرلەمانی کوردستاندا خوێنمان بەخشیوە تاریخی ئێمە لە پاچیدا شایەدا تاریخی هەموو هێزەکانی دیکانەش دیارە
لەسەر مەسەلەی خۆدا پرسیارەکان کاک بەرزوو دێمەوە لات بچاوە یەک بە یەک وەڵامی پرسیارەکان بە کورتی و پوختی بێ بێگە بەڵێ کاک ئومێد باسیەوەی دەکات دەڵێ ئێوە سەرۆکی هەرێمتان شەخسەنە کردووە نەخێر ئێمە حورمەتێکی زۆر گەورەمان بۆ جەنابی کاک مەسعود بارزانی هەیە لە خولی ڕابردووی پەرلەمانی کوردستاندا جەنابی مام جەلال هەموو مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان درگا بە درگا لە ماڵی هەموو ڕێخستنەکانی یەکێتی و ماڵی هەموو کوردێکماندا دەنگ بدەن بە کاک مەسعود بارزانی چونکە ڕێزمان بۆی هەیە چۆن حورمەتی جەنابی مام جەلال دەگرین بە هەمان شێوە حورمەتی کاک مەسعود بارزانیش دەگرین ئێمە ترسمان نییە لە ڕاگەیانی ڕاگەیانی سەربەخۆیی بە تەنها بە جەنابی کاک مەسعود ناکرێ خۆشیان ئەو ڕاستی زۆر باش دەزانن ڕاگەیانی سەربەخۆیی بۆ تەنها حیزبێک نییە هەموو حیزبە سیاسیەکانی کوردستان ئەگە یەک ڕیز و یەکدەنگ نەبن و پشتیوانی مووقیفی سەرۆکی هەرێم نەکەن کە تعبیر لە پارتی دیموکراتی کوردستان ناکە بە تەنها ناتوانێت هیچ هەنگاوێکی ئەساسی بۆ ئایندەی ئەو نیشتیمانە هەڵباوێ ئایندەی هەرێمی کوردستان باشووری کوردستان لەسەر دەستی هەمومان پارێزراو دەبێ و لەسەر دەستی هەمووشمان چرای ڕووناچی بۆ ئازادی و سەربەخۆیی بەدەست دەهێنێ کونسڵخانەکان و عیلاقاتی خارجی من ئێستاش زۆر جار دەیڵم جەنابی مام جەلال هەمووی دەستکەوتە بەڵام بە تەنها دەستکەوتی سەرۆکی هەرێمی کوردستان نییە دەستکەوتی حیزب و لایەنە سیاسیەکانە جەنابی مام جەلال سەرۆکۆماری عێراق بووە لە سەرەتای بەکاربوونی لە عێراقدا هەرچی وەفدی دووەلی هاتۆتە عێراق هەنگاوی دووەمی لە لای جەنابی سەرۆکی هەرێمی کوردستان بووە مام جەلال ڕۆڵێکی گەورەی بینیوە لەوەی کە هەرێمی کوردستان لەسەر ئادیستی نێودەوڵەتیدا باوەڵامی پرسیارەکان بدەمەوە ئەو پرسیارانن کە لە من کراوە مەسەلەی چوونی پێشمەرگە بۆ کۆبانێ هەمومان یەکەم من شانازی دەکەم ئێستاش لە ناساندنی کانتۆنەکانی کۆبانێ و لە مەسەلەی ناردن ڕۆڵێکی گەورەمان جێڕاوە لەناو پەرلەمانی کوردستان هەمومان بەیەکەوە بووینەوە جەنابی کاک مەسعود نەبووە ئەو پێشمەرگانەی کە چوونە خۆ هەمووی پارتی دیموکراتی کوردستان نەبووە هێزی هەفتەی یەکێتی نیشتیمانی کوردستانیشی تێدا بووە ئەم پرۆژەیە سیانە بۆ کوشتنی لیژنە دەستوریەکەی نیە نەخێر بۆ پتەوکردنی کاری لیژنە دەستوریەکەیە کە ئێمە داوا دەکەین سیستمی پەرلەمانیمان هەبێ بەڵێ سیستمی پەرلەمانیمان دەوێت ئێمە لە گەورەترین پێ بەڵێن کاتم ینی زۆر لە کۆتایی نزیک بۆ بۆی کاتی کاگەزوو کاگەم بکردم دووژێنرا لەسەر مەسەلەی پۆستی سەرۆکی کۆمار و سەرۆکی هەرێم بەڕێزینە سەرۆکایەتی کۆمار ئێمە بەخێر وەرمان نەگرتووە 21 کورسیمان لە پەرلەمانی عێراق هەیە بە خاڵبەندی وەرمان گرتووە لە بەرامبەر یەک پۆستی سەرۆکایەتی کۆمار برادرانی پارتی دیموکراتی کوردستان دوو پۆستی سیادیان لە عێراق وەرگرتووە جێگری ڕئیس وزەرای عێراق و وەزارەتی دارایی ینی عێراقیان وەرگرتووە سپاس بێگەرخان کاک بەرزوو بۆی بیرم نەچێتەوە مادام ئەوان لەسەر شتەکان قسە کرد دەکەم لە مەسەری هەڵبژاردننی سەرۆکاتی هەرێمی کوردستاندا وەکو وتم ئەو دەنگانەی کە کاک مەسعود بارزانی هێناوێتی ئەوەی کە دەنجی پاک و بێگەردە جەماوەری یەکێتی بە ئەندازەی پارتی زیاتریش دەنجی پێداوە لە باقیەکەی دیکانەش ئەوە بەخوا چاودێرانی سیاسی کاک بەرزوو من خۆم جواب دەدەم پرسیارم لێ مەکە من جارە پێم وایە لە هەرێمی کوردستان دەبێ واز لە عەقڵێتی خێڵەکی بێنین لەنێو حزبەکاندا ئەگەر لە بەرامبەرشدا گروپیان گروپ گەلێکێ لەنێو حزبێک یان چەند حزبێکدا بە بەردەوام لە عەقڵەتی خێڵەکی دەترسن دەبێ ئەو ترسەش ئەوانە نوازی لێبێنن چکە دەبێ عەقڵەتی خێڵەکی لە کوردستان نەمینێ دوو ئەگە سەرۆکی هەرێمی کوردستان سەرۆکی باڵای دەسەڵاتی جێبەجێکردنا و ئەگە سەرۆکی هەرێمی کوردستان فەرماندەگشتی هێزە چەکدارەکانە ئەو هەموو قەیرانە دارایی و ئیداری و شکستانی لە بەرەکان هەبووە بەشی هەر زۆری بەر سەرۆکی هەرێمی کوردستان دەکەوێت کەواتە ئەوە دیوەکەیتیش سەرۆکێکی بێلایەن نەبووە نەیتوانیوە خۆی لە بەرگە حزبەکەی دوور خاتەوە نەیتوانیوە وەکو سەرۆکی پارتی مامەڵە نەکا ئێمە دەمانوی هەرێمی کوردستان سەرۆکێکی بێ سەرۆکێکی بێلایەن بێ سەرۆکی هەمووان بێ دوو برادرانی پارتی زۆر زارگلەیمان لێ دەکەن دەڵێن بزوتنەوەی گۆڕان یان هەندێک حزب ئەم مەسەلەی بە شەخسە نەکردووە بە شەخسی کردووە ئەوانن بە بەردەوام دەڵێن کاک مەسعودمان دەوێت ئیلا دەبێت کاک مەسعودوی ئەوان بە شەخسە ناکردووە بۆیە تووشی عقدەی نەفسی بوونە لەگەڵ ئێمە ئەم مەسەلەی بە شەخسە ناکەین ئێمە بە قانونی دەکەین بەڵام ئەوە خۆیان بە شەخسە ناکردووە اینجا سەبارەت بە ئاماژە نەتەوەی نیشتمانیەکان بزوتنەوەی گۆڕان پێمان وایە ئاماژە نەتەوەی نیشتمانەکان ئەرچی هەمومانە بەدیبێنی لە لووتکەی سەریەوە دەوڵەتی کوردی بەڵام من دەپرسم ئەرێ فایلی دەوڵەتی کوردی لەکوێ دانراوە کام دەوڵەتانەیە پشتگیریمان دەکەن کامانە نیە ئەرچی سەرۆکی هەرێمە ئێستا پێمان بڵێ ئەمە فایلی دەوڵەتی کوردیە ئاشکرای بکە سەبارەت بە دەوڵەتانی ئیقلیم و دەوڵەتەکانی کەش ئەمە سەرۆکایەتی هەرێم و سەرۆکایەتی حکوومەت و موسساتەکانی ترە چەندین ساڵە عیلاقاتەکان حزبی بوونە کەسی بوونە نیشتیمانی نەبوونە ئێمە دەبێ پەیوەندیەکانی هەرێمی کوردستان لەگەڵ ئێران لەگەڵ تورکیا لەگەڵ مجتەمەعی نێودەوڵەتی بە موسساتی بکەین و دەبێت لە کوردستان موسسە ئیشکا یعنی با ئەم فەرهەنگە ڕاستکەینەوە برادران نابێت شەخص ئیشکا
دامەزراوە دەبێ ئیشکات کە شخص دێ و دەڕوا شخص دەژێ و دەمرێ ئەوەی دەبێتەوە ئاماژەیەکیدا ئەڵێ ئێمە ئەمانەوەی ڕێگری لەوە بکەین کە ئایەتوڵایەک لە گردێکەوە داوای وەکو باسم کرد ئەمە ئەرچی سەرۆکایەتی هەرێم و سەرۆکی پارتیە کە سەرۆکی هەرێم و علاقەتەکانی بەنیشتمانی کردوە ئێمە وەکو بستنەوەی گۆڕان لەگەڵ ئەوەی پەیوەندەکانی هەرێمی کوردستان لەگەڵ ئێران لەگەڵ تورکیا لەگەڵ هەموو وڵاتان نیشتمانی بێ نەک دەیان سەفقەی مەشروع لە چەندی ساڵی سەرۆکایەتی هەرێم کراوە. بۆچی لەگەڵیان چوونە حکوومەتەوە؟ ئێمە پێمان وایە دروشمەکەمان ئەوە بوو نمونەیەکم بێ ئێمە پێمان ئەوەشم نووسیوە ئەڵێت چی تاکلایانەوە کراوە ئاماژەی پێبنەوە ئێمە پێمان وایە حکوومەتی هەرێمی کوردستان مڵکی هەموو هێز و لایەنە سیاسیەکانە دەبێ پارتی تێدا بێ یەکێتی تێدا بێ ئیسلامیەکانی تێدا بێ گۆڕانی تێدا بێ نابێ ئێمە حکوومەتی هەرێم تاپۆکەین لەسەر کەس لەو ڕوانگەوە چوونە حکوومەت کەی زانیمان بربەسەکان ئەوەندە زۆر دەبێ ئامانجەکانی خەڵک لە ڕێگای کاربەدەستانی ئێمە لە حکومت نایەتەدی خەڵک و بەرژەوەندەکەی لەکوێبی ئێمە لەوێ دەبین بەجێهێشتنی حکومت ئەمڕۆ بێ دەمانجکە بێ 2 ساڵت کە بێ بە ئاسانی بەجی نایڵێن بەڵام کەی زانیمان هیچمان پێ ناکرێت ناتوانین خزمەتی خەڵکەین ئەو کاتە خەڵک لەکوێ ئێمە لەوێ بەڵێ دووش دەڵێم ینی یەکەم لیژنەی دەستور بە حکمی من بۆ خۆم ئەندامێکم لە لیژنەی دەستورە ئەبواە لیژنەی دەستور حەقی نەبووە بەسەر ئەم پرسە حیزبی و سیاسیانەوە بەڵام بەداخەوە ڕنگدانەوە لەسەر کاری لیژنەکە هەیە و تاوەکو ئێستا کە ئێمە ئەمڕۆ 22 مانگ بوو مانگێکمان تێپەڕاندووە ئەم لیژنەیە 21 مادەی پەسەند کردووە ئەمڕۆ 7 سعات کۆبوونەوەمان کردووە 2 مادەمان پەسەند کردووە بە ڕێزەکان ناسنامەی نیشتیمانی هاوڵاتیانی کوردستان لەسەر بنەمای هاوڵاتی بوونە درێ ئەمە مادەیەکی تریشمان پەسەند کردووە کە دەربارەی ئیتیفاقیە نێودەوڵەتیەکانیانی ئەمە بەڕاستی کارەکانی لیژنە بە هێواشیە ڕوا بڕێەوە پەرلەمانی کوردستانە بێت لە مانجی داهاتوە کۆبێتەوە دەرفەتێککە بداتەوە بە لیژنەکە و هیواداریشم لێ بپرسنەوە بۆ بە سستی ئەڕوا ئەو کاتە لەوێ قسەکانی خۆمانەکەین چێوە کارە دەربارەی دیبلۆماسیەتی کوردی ئێمە بێ هەمومان شانازیەکەین کە دیبلۆماسیەتی کوردی زۆر چۆتە پێشەوە بێگەرخان بەیەکەوە بووین لە سەفەرێکا لە ئیتالیا و لە سوید ئەمڕۆ ناوی پیرۆزی پێشمەرگە لەسەر زمانی هەموو دنیاە ئەم هەموو وەزیرە خارجیە دێتە هەرێمی کوردستان دەستکەوتە بۆ هەموو لایەکمان بەڕێزینە ئێمە بێ مراعاتی ئێرانیش بکەین هی تورکیا بکەین بەڵام تەبەنی مەشروعەکانیان نەکەین مراعات جیایە لەگەڵ تەبەنیکردن جیایە خۆمان زۆر بەشت نەزانین ئەو دوو دەوڵەتە سنوورەکانمان لێ داخن میوەمان نییە ئادمان نییە ساردیمان نییە هەمووی لێوە بۆمان دێ بەداخەوە ژێرخانێکی ئابووری و زەراعەتێکی بەقوت و بەهێزمان نییە من ئەخیر قسەم کەم ئەخیر قسەت بام بە پرسیارێکی من بێت سوپاس دەکەم چونکە ئەوڕێیان پێم بڵێن کاتم کۆتاییاتوە بەس مەجالی ئەم پرسیارەماوە زۆر بە کورتی ینی کەمتر لە 10 فرکەیە کارەکانی سەرۆکی هەرێم لە ماوەی 10 ساڵی ڕابردوودا هی ئەوەیە بیکاتەوە بە سەرۆکی هەرێم زۆر بە کورتی من ئەڵێم ئەوە بەجێ هەڵی بۆ لایەنە سیاسیەکانی کوردستان بەڵام ئومێدەوارم هەرێم نەگەڕێتەوە بە دواوە سومعی هەرێمەکەمان پارێزین لەم تاقیەوە دیموکراسیا دەرچین دژی ئەجەندای تورکیا سووریا ئێران و بە عێراقیشەوە دەوەستینەوە لە ساڵ 1992 بەڕێز نەشتەرۆ مستەفا فتوا دەدا و تا ئێستا بەرپرسیارەتێکی ئەو وڵاتی هەڵ نەگرتووە لەم ئەستەیەکی حکومی پەرلەمانیدا مەسئولیەتیان نەگرتووە فایلی دەوڵەتی کوردی بڕۆ لە ڕێکخەرەکەت بپرسە فایلی دەوڵەتی کوردی بڕۆ لە ڕێکخەرەکەت بپرسە ڕای گشتی هەموو ئەو تەواشەکاریانە دەزانێت ئەو ڕۆژانە تێدەهێنێن ڕای حکومەتەکان دەزانێتن خەبارە لە پرسیارەکە لەوە ناتوانین و خەڵکی کوردستان حکم دەکات بێگەرخان کارەکانی سەرۆکی هەرێم لە ماوەی 10 ساڵی ڕابردوودا هی ئەوەیە بیکاتەوە بە سەرۆکی هەرێم تکایە دەنگتان ناگات تکایە من لێرە تەقیم لە سەرکاری سەرۆکی هەرێم ناکەم بەڵام من دەڵێم قانون نایکاتەوە سەرۆکی هەرێم کاک برجوو کارەکانی سەرۆکی هەرێم لە ماوەی 10 ساڵی ڕابردوودا هی ئەوەیە بیکاتەوە بە سەرۆکی هەرێم وەک پێماوتی سەرۆکی هەرێم نێتوانی و بێلایەن بێت لە بەشی زۆری کارەکان سەرکەوتو نەبووە ئێمە سەرکۆکمان دەوی هەمووان خەڵکی کوردستان حکم دەکات زۆر سوپاس مایکەکانتان ئامادە بکەن ببورن کۆنتڕۆڵەکانتان ئامادە بکەن چی لەلای ڕاپرسی کۆتایی کەس دەست بە دەنگدان نەکات ئایا کارەکانی سەرۆکی هەرێم لە ماوەی 10 ساڵی ڕابردوودا پشتیوانی ئەوە دەکات ببێتەوە بە سەرۆکی هەرێم بەڵێ ژمارەیەکە لەسەر کۆنتڕۆڵەکانتان نەخێر ژمارە 2 بڕیارم نەداوە ژمارە 3 ئاگادارم کردنەوە دەست پێ بکەن بەشێکی زۆری میوانەکان درەنگ کات دەدوتن مافی دەنگدانیان بۆی بینەوەی لێ بردەکەم دەسەڵاتی من نەبوو فەرموون بۆی بینەران بزانن بەڵێ دەنگ بدەن تکایە سی چرکەتانەیە پێش دەنگدانەکەی واقعەکە دیارە بەڵێ ژمارەیەک میوان درەنگ هاتن بەڵێیان نەبوو دەنگ بدەن بەڵێ وانە قسەکەت زۆر غەڵەتە دە بەرنامەت بۆ هێنم برادرانی پارتیش خۆیان ئەو شاهیدیایە
کاتمان کۆتاییات ئایا کارەکانی سەرۆکی هەرێم لە ماوەی 10 ساڵی ڕابردوودا پشتیوانیەوە دەکات بێتەوە بە سەرۆکی هەرێم لە 54 ئەڵێ بەڵێ لە 46 ئەڵێ نەخێر 0% بڕیاری نەداوە ئەنجامی ڕاپرسی یەکەم لە ڕاپرسی یەکەمە 40% ڕای وایە کە بەڵێ کارەکانی هی ئەوەن بیکاتەوە بە سەرۆکی هەرێم 38% ڕای وایە کە نەخێر و 22% بڕیاری نەداوە تکایە ئەنجامی هەردوو ڕاپرسیەکە وەکو ئێمە پرسیارێکمان کرد لەم بەرنامەیە ئایا کارەکانی سەرۆکی هەرێم لە ماوەی 10 ساڵی ڕابردوودا پشتیوانی ئەوە دەکات بیکاتەوە بە سەرۆکی هەرێم لە ڕاپرسیەکەمە 40% ڕای وایە کە بەڵێ پشتیوانی دەکات لە ڕاپرسی دووەمە بووە بە 54% لە ڕاپرسی یەکەمە 38% ئەڵێن نەخێر پشتیوانی ناکات ئەم ڕاپرسیەش لە ڕاپرسی دووەمە بووە بە 46% و لە ڕاپرسی یەکەمە 22% بڕیاری نەداوە لە ڕاپرسی دووهەمە 22%ەکە بووە بە 0%. ڕێزی یادگار پایەک حەمەد نووری پرۆدیوسەری بەرنامەکە هەموو تا بەرنامەیەکی بەخۆتە نەسێرم و ماڵتان هەمیشە ئاوادان بێت.